وڵاتان لێبێ بەڕێزان، ئەو کاتتان باش. خۆشحاڵین لە چالاکێکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. ئەمە وێبیناری ژمارە 96ە، هەموو شەوانی شەممە لە سعات 9 شەو دەست پێ دەکەین، هەوڵ دەدەین لە سعات 9 تەواو بیت. هەندێک جار بابەتەکان زیاتر دەچێشێ، بەڵام بەرنامەکە خۆی نەوەت خولەکە. ئەکادیمیای مێگامایند پلەس لە 3 واردا کار دەکات کە ئەوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکارین. پەروەردە بەمانایە فراوانەکەی هەموو کایەکانی ژیان، ئەوانەی کە پێیوەستن بە ژیان و ژیاری خەڵک، ئێمە هەوڵ دەدەین بیخەینە بەرباس و تیشکی بخەینە سەر. ئەکادیمیای مێگامایند جگە لەو وێبینارانەی شەوانی شەممە تا ئێستا چەند بەرهەمێکی چاپکراوی هەیە، ئێستا دێنە سەر شاشە. ئەوە کتێبەکانی ئەکادیمیای مێگامایند پلەسن کە 5 کتێبن، وانەکانی ژیان 333 وانە، بەهێز بمێنەوە 665 ڕۆژ لە ساڵێکدا، 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، پۆلەکەت بەرەواش بکەوە لەگەڵ 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە کە ئەو 3 کتێبەی دواییان بەسپاسەوە لەلایەن دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاو کراوەتەوە. جگەلەوە ئەکادیمیا فەرهەنگێکی ئەلکترۆنی هەیە بە ناوی فەرهەنگی زار دیکشنەری کە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS کار دەکات. بە خۆڕاییە، بە شێوەی ئۆنلاینە، لە ئێستادا ئینگلیزی کوردیە. بەسپاسەوە تیمێکی زۆر کارامە کاری تێدا دەکەن، بە بەردەوامی بژاری دەکەن لە هەڵەکان و وشەی نوێ زیاد دەکەن. چەندین تایبەتمەندی باشی تێدایە، چەند پاشکۆیەکی بە سوودی تێدا، ئەوەی دەیەوێ بەشدار بێ لەگەڵمان دەرگا کراوەیە، هەم لە ڕێگای ناردنی فیدباک دەتوانن دەوڵەمەندی بکەن، هەم لە ڕێگای زیادکردنی وشە یان ناردنی وشەی نوێ کە بە فیلتەری لیژنەکەی ئێمەدا دەڕوات، دوایی ئیزافە دەبێ بۆ فەرهەنگەکە. لە ئێستادا نزیکەی 6000 جار داونلۆد کراوە لە هەردوو سیستەمەکە و بەردەوامیش کاری تێدا دەکرێت. ئەکادیمیای مێگامایند پلەس تۆڕێکی فراوانە، چەندین گروپی هەیە، وێبسایتێکی فەرمی هەیە کە www.mmp.ac لەسەرەوە کە زانیاریەکانی پێشووی تێدایە. پیجی فەیسبوک و گروپی فەیسبوکیشی هەیە. چەناڵی یوتیوبەکە هەر ئەوەی خۆمان بەکاردێنین بۆ بڵاوکردنەوەی هەموو وێبینارەکانی پێشوو چالاکیەکان لەوێدا بڵاو دەکرێنەوە بە خۆڕایی. لە ڤایبەر و وەتسەپ و تێلگرامیش گروپی تایبەت هەن، ئەگەر کەسێک بێوێ ئاگاداری بەرنامە و چالاکیەکان بێ، ئەو QRF کۆدەی دەستە چەپ لە خوارەوە هەیە، سکان بکەی داخلی ئەو گروپانە دەبیت. ئیمێڵی فەرمی و ژمارە تەلەفۆنیش لێرەدا هەیە. کارەکان زۆرن، نامانەوێ زۆر کاتی ئێوە بکەین، بەڵام ئێمە وەک دەزانن هەر هەفتەیەک باس لە بابەتێک دەکەین، کەسایەتیەک داوەت دەکەین بۆ ئەوەی ببێتە میوانی ئەو سەکۆیە ئازادەی مێگامایند پلەس. زۆر کەس پێی وایە گۆڕانکاری ڕەنگە بە تاکە کەسێک نەکرێ، گۆڕانکاری ئیشی دەستە جەمعیە، ئیشی تیمە، ئیشی بەیەکەوە کارکردنە. ئەوە تا ڕادەیەکی زۆر ڕاستە، بەڵام دەبێت کەسێک ئەو مەشخەڵە داگیرسێنێ، دەبێت کەسێک ببێتە هۆکار بۆ ئەوەی گوڕ و تین و هێز بداتە ئەو تیمەی کە کار دەکات. بە حکومی ئاگاداربوونمان لە چاڵەکیەکانی مامۆستا عەتا بەسپاسەوە پێمان وابوو یەکێکە لەو کەسایەتیانەی کە دەبێ ئەو هەوڵوماندبوونەی داوێتی لە بواری پەروەردە هەرچەندە لە گوندێکیش بێ، لە ناوچەیەکی دیاریکراویش بێ، بەڵام دەبێ پێزانینمان بۆ هەبێ ڕەچاوی بکەین، هەروە هەوڵ بدەین ئەو ئەزمونە سەرکەوتووە لەوێدا بە خەڵک بناسێنین. ئەگەر کەسێک تا ئێستا ئاگادار نەبوو بۆ سوودی لێوەرگرین، تا ئێمەش بتوانین لە شوێنی کارکردنی خۆمانەوە سوود لەو ئەزمونە سەرکەوتووە وەربگرین. بەڕاستی هەرچەندی باسی بکەین کەمە، چکە من بۆ خۆم یەک نزیکەوە ئاگاداری مامۆستا عەتام دووش لە چەندین دیمانەی تەلەڤیزیۆنی و
ئەوانەی کەناڵەکانی ڕاگەیاندن ئاگاداری ئەو کارە باشانەم کە لە قوتابخانەکەی ئەودا کراوە بۆیە پێمان باش بوو بەڕاستی لە زاری خۆیەوە ئەو ئەزمونەمان بۆ باسکە بە تایبەتی باسی ئەو دەرفەتانە بکە کە لە پێشن بۆ کارکردن هەروەها ئەو ئالنگاری و زەحمەتیانش کە دێنە پێشێ لە کارکردن بەڵام بە هیچ شێوەیەک نەبووتە هۆی ساردکردنەوەی مامۆستا عەتا و تیمە هاوکارەکەی وەکو گوتمان ڕەنگە تیم ئیشی یەک کەس نەبێ بەڵام یەک کەس مەشخەڵەکە هەڵدەگرێ و دەست پێ دەکا ئەوانی تر لەگەڵی هاوکار دەبن بەڕاستی ئەمە عادەتەن ئەو وێبینارانە وەکو گوتمان 90 خولەکە لەو کاتە هەوڵ دەدەین نیوەی کاتەکە بدەینە میوانی قسەکار بۆ ئەوەی قسەکانی خۆی بکە ئەوەی تر دەمێنێتەوە بۆ سەرنج و تێبینی و پرسیاری ئێوەی بەڕێز ئەگەر پرسیارێکتان هەبێت بە سێ شێوە دەتوانن یان لە ڕێگای چاتەوە لێرە بنووسن بۆمان ئێمە ئاراستەی دەکەین دوای ئەوەی قسەکانی تەواو بوو یان لە ڕێی فەیسبوکەوە کە ئێستا لە فەیسبوکی ئەکادمیاش ڕاستەوخۆ دەگوازرێتەوە یان دەیعازی دەست بەرزکردنەوە دەستت بەرز دەکەیەوە کاتێک کە پرسیارەکان دەرگای پرسیارکرایەوە ئێمە ڕێگەت دەدەین مایکەکەی خۆت بکەیەوە بۆ ئەوەی خۆت پرسیارەکە ئاراستەی مامۆستا عەتا بکەیت بە شێوەیەکی کورت مامۆستا دەناسێنم دوایی دەست بە بەشی ئەو دەکەین مامۆستا عەتا حیکمەت ناسراوە بە مامۆستا عەتای یالانقۆز کە شوێنی قوتابخانەکەیە لە ساڵی 1980 لە سلێمانی لەدایک بووە خاوەنی بڕوانامەی دیبلۆمە لە پەیمانگای مامۆستایان لە ساڵی 2003-2004 لە ساڵی 2004ەوە مامۆستا دامەزراوە و خزمەتی کردووە یەکەم جار لە گوندی ماشان بووە لە سنووری شارباژەر پاشان ئەزمموی 15 ساڵ کارکردن و خزمەتی هەیە لە بواری کارجەڕی قوتابخانە خاوەنی بیرۆکە و داڕێژەر و سەرپەرشتیاری ئەو پرۆگرامە تایبەتەیە کە لە قوتابخانەکەی جێبەجێ دەبێت بەهۆی ئەو کاریگەری ئەو پرۆگرامە و جێبەجێکردنی لە ئاستێکی باڵا لەلایەن مامۆستایان و تیپی قوتابخانەکانەوە ئێستا بەڕاستی ئەو قوتابخانەی مامۆستا تێدایە ئاستێکی نمونەیی و باڵای هەیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەوەی کە چەندین جار با بڵێن لە وەزارەتەوە سەردان کراوە لە بەڕێوەبەراتەکانی پەروەردەوە سەردان کراوە مامۆستایان و چەندین لیژنەی سەردانیان کردووە مامۆستا خۆی بەشداری کردووە لە چەند خول و وەرکشۆپێک لە بواری سەرکردایەتیکردن و بەڕێوەبردن و دەروونزانی منداڵ و پەروەردەشدا ماوەی 2 ساڵیشە لەسەر یەک قوتابخانەی یالانقۆز لە هەڵسەنگاندنی وەزارەتی پەروەردە لە پلەی یەکەمدایە واتە ئاستی چواری بەدەستێناوە لە ئاستی قەزاکەیدا مامۆستا جگەلەوە بڕوانامەی نێودەوڵەتی لە بواری زمانی جەستەش هەیە بەشداریشی کردووە لە چەندین خولی ئۆنلاین لە بوارەکانی بەڕێوەبردن و پەروەردە و ڕێگا سەردەمیەکانی وانەوتنەوە خاوەنی چەندین خەڵات و ڕێزلێنانە بەهۆی ئەو کار و خزمەتانەی کە کردوێتی لەلایەن بەڕێزان وەزیری پەروەردە پارێزگاری سلێمانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی یار پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی دووکان کە قوتابخانەکەی سەر بەو پەروەردەیە ڕێکخرا و تەنانەت کەسایەتی جیاجیەکانیش ڕێزلێنانیان پێشکەش کردووە لە ئێستادا ئەو قوتابخانەیە دەتوانین بڵێن بۆتە ناوەندێکی زانستی پەروەردەیی لە شاری سلێمانی و قوتابخانەکانی ئەو سنوورەش بۆ گەشتی زانستی بۆ بینینی کارەکانیان ساڵانە سەردانیان دەکەن و کەلک لەو ئەزمونە وەردەگرن ئەمڕۆژ دەرفەتێکی زۆر باشە ئەوانەی بەشدارن لەگەڵ ئێمە هەمومان سوود لەو ئەزمونە وەربگرن لەسەر فەرمانی بەڕێز وەزیری پێشووی پەروەردەش بەشە سەرەکیەکانی کارەکانی ئەو قوتابخانەیە بە ڤیدیۆ لەلایەن تەلەڤیزیۆنی پەروەردەیە تۆمار کراوە و هەروە گشتاندنی پێکراوە تاکو لەلایەن قوتابخانەکانی ترەوە سوودی لێ وەربگرن مامۆستا ماوەی 8 ساڵە بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە بەردەوامیشە لە خزمەتەکانی لە ئێستادا وەکو کەسایەتیش بەڕاستی مامۆستا عەتا کەسێکی ماندوونەناس پەروەردە دۆست و مرۆڤ دۆست و کەسێکی زۆر هاوکاریشە بۆ ئەوانەی کە دەیانەوێت شتێکی نوێ ببەنیان فێر بن لێەوە بۆیە ڕوحی هاوکاری زۆر لە ئاستێکی باڵادا هەر کەسێک پرسیاری هەبوو بێ یان داوای کرد بێ سەردانێک بکە بە سوپاسەوە بە سینگێکی فراوانەوە وەریگرتووە ئێستاش لێرە ئەو داوەتە دووپات دەکەینەوە ئەگەر کەسێک دەیەوێت
سەردانی قوتابخانەکە بکە ئەوە مامۆستاکە ڕەنگە دواترێ لە سلایدەکان ڕقم تەلەفۆن و شوێنی و ناونیشانەکە دادنێ ئەگەر نا لەڕێ ئێمەشەوە لە خزمەتتان دەتوانین یەکتان ببەستینەوە بۆ ئەوەی بتوانن پرسیاری زیاتری ئاراستە بکەن. مامۆستاکە من نامەوێت کاتی جەنابەت زۆر بکەم ئێستا 9 دقەیە ئەگەر بتوانین بۆ 40 دقەیەک 45 دقەیەک قسەکانی خۆت بکەی بە تایبەتی دەزانم کاری ئەوەندە زۆریش کراوە ڕەنگە بەو ماوەکەمە نەتوانی حەقی هەموو کارەکان بدەیت بەڵام خۆ دەبێت لە شوێنێکەوە دەست پێ بکەین لە شوێنێکیشەوە هەنگاوی یەکەم بنین بۆیە با ئەوە هەنگاوی یەکەم بێ تۆ چیت پێ باشە و پێ گرنگە دەکرێت ئەوانە باز بکەیت بەڵام ئەوانی تر هەندێکیان لە میانی پرسیار و سەرنجەکان دەکرێت بفێڕۆ یان ئەگەر بوار و دەرفەت هەبوو بۆ دانیشتنی داهاتوو بۆ وێبیناری داهاتوو ئەمە لای خۆمانەوە مەجموعەیەک وێنەمان وەرگرتووە ئەو چاڵەکیەکانی ئەو قوتابخانەیە لە ئەلبومێکدا کۆمان کردوتەوە لە کاتی قسەکردنی مامۆستاعەتا هەندێک لە ئەلبومەکان دێتە سەر شاشە با بڵێن دەڕواتن ئەگەر کەسێک پرسیارێکی تایبەتیشی هەبوو لەسەر ئەو وێنانە ئێمە دەرگای گفتوگۆ دەکەینەوە دوای ئەو مامۆستاعەتا قسەکانی خۆی کرد. مامۆستا گیان دەتوانێت دەست پێ بکەی فەرموو جەناب. سڵاو ڕێزکاک دکتۆر گیان زۆر سپاس بۆ بەڕێز و ستافەکە دەستان خۆش بێ ماندوو بوون بەڕێزیشتان کەسێکی ماندوون دەشتان ساک بێ و دەستان خۆش بێت. سڵاو ڕێزیشم هەیە بۆ ئامادەبووان و بەشداربووان لە خزمەتانە. سەوتوشتم باشە کاک دکتۆر؟ بەڵێ مامۆستا هەم سەوت و هەم وێنەکەش زۆر ڕوونە و وازەحە لایەن. باش دەستان خۆش بێت دووبارە زۆر سپاس بۆم دەرفەتە. لە ڕاستیدا دوا ئەوەی کە دەست بەکار بوون وەکو کارژێری قوتابخانە لە قوتابخانەی یاڵانکۆزی بنەڕەتی هەستمان بە بۆشایشی گەورە کرد لە سیستەمی خوێندنە و تا ئێساش ئەمە بەڕاستی بەردەوامە و لە هەموو کەسانی شارەزا و پسپۆران خەریکی چارەسەرکردنی ئەو شتانن. ئێمە جگەلەوەی کە ڕەخنە ئەگرین هەوڵیشمان داوە چارەسەریش بکەینە ڕوو کارێکیش بکەین. بەڕاستی ئەمە هەمومان ڕەخنە ئەگرین بەڵام ئەی لەکوێ دەست پێ بکەین بە چارەسەرکردنی ئێمە چاوەڕێی سەر و خۆمانە بکەین و ئەو بکەین نابێت ئەبێ خۆشمان دەست پێ بکەین. ئێمەش بوو ئەمە پرۆگرامێکماندانا بوو ئەم پرۆگرامەش تایدا قوتابی سنتەرە لەم پرۆگرامی ئێمەیە پشمان بەوە بەستووە کە ئەو توێژینەوە لێکۆڵی نۆزانسیانی کە لە بواری پەروەردەیە کە لە ڕابردووە ئیشان لەسەر کراوە پشمان بەمە بەسوە پشمان بە توێژینەوە و لێکۆڵینەوەکان وەکو باس بکرد بەسوە دواتر پشمان بە کەسانی پسپۆر لە بواری پەروەردە و دەرەوەی پەروەردە بەسووە گفتوگۆمان لەگەڵا کردوون ڕاوێشمان لەگەڵا کردوون. لە ڕاستیدا ئێمە نابێ پەروەردە هەر ببەسینەوە بۆ کەسانی کە لە ناو پەروەردەدا کارەکەن بکو ئەوانی لە دەروی پەروەردەش کار دەکەن. دواتر ئەزمموی خۆمان لە بواری پەروەردەدا کە بۆ ماوەی 20 ساڵ زیاترە بێ خزمەت دەکەین هەموو مامۆستا هەموو کستافی کارژێڕی کارەکەین بۆ ئەمەش پرۆگرامێکی فراوان و گشتگیر وەکراوەمان داڕشتوو بۆ قوتابخانەکەمان کە قوتابخانەکەی ئێمە هەم حکومیە و هەم لە گوندایە و 1 بۆ 6 لێرەدا ڕەنگە دەرفەت نەبێ وەکو کاکتۆر فەرمووی ئێمە باسی هەموو شتەکان بکەین چەند تەوەرێک ئەخەمە ڕوو کە کارمان لەسەر کردووە. سەرەتا پۆلەکانی خوێندن ئێمە پۆلەکانی خوێندنمان بە شێوازێک داڕشتووە 6 پۆلی خوێندنمانەیە هەر پۆلێکیان شێوازی دانیشتنی جیاوازە لەگەڵ پۆلیشی تر بۆ نمونە دانیشان بە شێوازی PTU دانێکیان بە شێوازی فۆنەکە دانێکیان بە گروپاتە دانێکیان بە شێوازی کۆبوونەوەیە بڵین ئەمە شێوازی دانیشتەکانیان هەر پۆلێکی خوێندنی ئێمە کورسی و مێزمان بۆ مامۆستا ئامادە کردووە لەگەڵ داتاشۆیە و هۆکاری فێرکاری ئەو مادەیە هەمووی لەو پۆلەدایە و ئێمە بۆ بەم شێوازە هینمان کردووە لە ڕاستیدا بۆی کە قوتابیەکە ماوەی ساڵێکی خوێندنی هەر لەسەر یەک خوێن و لێک جێگادانە نیشێت و قوتابیەکان ئەچن بۆ لای مامۆستاکان ینی مامۆستاکان جێگیرن لە ئێمە قوتابیەکان ئەچن بۆەوە و دواتری ژەمە سەرخاڵێکی تر کە پۆلی 1 و 2 3 و 4مان نییە ئێمە لەباتی ئەوە حوت بەها هەیە هەڵمان بشاردووە لە قوتابخانەکە کە کاری لەسەرەکەین و مامۆستاکانیی لەسەرەکەن دواتر تۆزێ بەورتر ئێمەسەری ئەو بەهایانە بە پۆلەکان و کراوە بۆ نمونە پۆلی دڵخۆشی ڕازگۆیی ئاوە بەو شێوازە لەسەر وایت بۆردەکەەوە ئێمە شتێکمان هەڵواسیەوە پەنج ئاماژەکان ئەگەر قوتابی پرسیاری هەبێت چی پەنجێک بەرزەکاتەوە ئەگەر تێگەشتی بێ ئەگە زانیاری زیاتری هەبێ و ئەگەر بۆ چوونی هەبێ ئەمەمان بۆیە کردو کە قوتابیەکانمان قوتابێکی گوێڕایەڵ نەبن فێر بن گفتوگۆمان لەگەڵا بکەن بەڕاستی زۆر گرنگە ئێمە قوتابیەکان ڕابێنین لەسەر ئەو
گفتوگۆکردن و مناقەشەکردنەکە جۆرایڵ نەبن. خاڵێکی تر ئێمە هەر لە پۆلەکانی خوێندنەکە کارمان لەسەر کردووە دوو وایت بۆردی بچووکمان لە پشتەوە هەڵواسیوە دانیشان لەسەر ڕێگاکانی وانەوتنەوە و ئەو وردەکاریانی کە مامۆستا پێویستە لە کاتی وانەوتنەوەیە چ ڕێگایەک بەکارهێنێ بۆ بەرچاوڕوونی مامۆستاکان یان قوتابیەکان چۆن فێری فێربوون بکەین یان ئەگەر قوتابیەک هەڵی کرد چۆن بۆی ڕاستبینەوە شێوازەکانی چۆن ویان جۆرەکانی پرسیار چۆنە ینی پرسیاری کرا و پرسیاری داخرا و ینی بە کورتی ئەو وایت بۆردە بچووکە هەمووی لەسەر ڕێگا وانەوتنەوە و شێوازی وانەوتنەوەیە لەو حەقی تریان لەسەر پەروەردەیە خۆمان ئەزانی بەردەوام پەروەردە لە تازەگەریدایە چی شتێکی تازە بێتە بواری پەروەردە بۆ پەروەردەکردنی قوتابیەکانمان ئێمە لەو لەوحەیە بۆ بەرچاوڕوونی مامۆستاکان هەڵیانەوەسین تەمەن بە گفتوگۆکردن و گین وەکو لەگەڵ مامۆستاکانەکە ئەو کارە دەکەین. بۆ نمونە ئەگەر لە کاتی وانەکاندا قوتابیەک داڵغەڵی دابوو مامۆستا نابێ بە قوتابیەکە بڵێ فەرمانی نەرینکە بڵین داڵغەڵێ مەدە بڵێت تکایە با سەرنجت لێرە بێیان قوتابی کێشەی هەبوو مامۆستا نابێ پێی بڵێ تۆ کێشەت هەیە لە باتیۆ بڵێ پێویست بە هاوکاری هەیە یارمەتیت هەیە ئەوە ینی بۆ نمونە ئەو وردەکاریانی ناوکۆل ئێمە زۆر گرنگیمان پیاوە تەورەکان زۆر لەسەر ئەو لەوحەیە ڕەنگە دەفەت نەبێ ئێسا من بە وردی بچمە سەری کە کارمان لەسەر کردووە لە ناو ژوورەکانی خوێندنە. خاڵێکی تر ئێمە لە ژوورەکانی خوێندنە هەڵمان واسیوە ئەو ژمارانەیە کە لە بەشی پشتەوە ینی بەرامبەر وایت بۆردەکە لە بەشی پشتەوە ژمارانی کە پێویستە کە قوتابیەکان بزانن وەکو پۆلیسیات چۆ هێڵی فریاکەوتنی مناڵان و ئاگرکوژێنەوە ئاسایش ئەمانە بەڕاستی زۆر گرنگە و بە تایبەتی بۆ ئەو قوتابیانی کە لە گوندەکاندان زۆر گرنگە. من لێرە یاسرەت شارڕای کێشم بۆ ڕووداوێک کە ڕەنگە 6 ساڵم و پێش ڕوویدا ئێمە بە قوتابیەکانمان وتبوو ژمارە ئاگرکوژێنەوە ژمارە 150ەیە ئاگرێک کەوتە بۆ لە چیایی گوندی یاڵانخۆست قوتابیەک عیمادی ناو لەگەڵ باوکی شوانە بێت ئەڵێ بە باوکە لێ ژمارە ئاگرکوژێنەوە ژمارە 150ەیە کە دوو پەڵە گەنم سوتا خۆشبەختانە دەست پێشخەرێکی جوانی کرد ئەگەر ئەو نەبوایە ڕەنگە چەنەها پەڵە گەنمی تر و دار و درەخت و پوش و پاوان و ئەوانە بسوتایە لەبەر ئەوە ئیشێکی زۆر وردمان کردووە لەو بوارەدا کە پێویستمان زانیوە کە ئیشمان تیا کردووە. تەمان ئەوە بە کورتی من باسیەکەم ئەگەر دواییش کەسێ پرسیاری بوو لە خزمەتیان ئەمە سەبارەت بە پۆلەکانی خوێندن. خاڵێکی تر کە ئێمە چی بکەین تاکو بەهاکانیان تیا بچێنین بەڕاستی خۆشمان لە ئێستاشە چۆن بۆوانەکانی خوێندن ئێمە بۆ کوردی مامۆسا ڕسێکمان فێرەکایان بۆ بیرکاری ژمارەکانمان فێرەکەن دواتر ڕاهێنانمان پێکەن ئیملامان پێکەن هینی سەر وەرەقەی سەر تەختە وە تاقیکردنەوەمان پێکەن بەڵام بۆ بەهاکان ئێمە ئەمە ناکەین بەڕاستی هەر قوتابیەکان فێرەکەین بەس ڕاهێنانیان پێ ناکەین. ئێمە بیرمان لەوە کردوتەوە کە بۆ بەهاکانیش بە هەمان شێوە بتوانین ڕاهێنانیان پێ بکەین بەکردار کارەکان بکەین. بۆ نمونە ئەگەر لە قوتابخانەکەی ئێمە کاغەزێک کەوتبوو ئێمە بە قوتابیەکە نەڵێن ئەو کاغەز هەڵگرەوە خۆمان یان دەستی کاریگەڕی یان مامۆستاکان ئەو کاغەزە هەڵگرن یا خاڵێکی تر ئەوی کە باسم کە ڕاهێنانەکە بۆ نمونە ئێمە دوو سنووکمان هێناوە سندوقی بەخشین دانیشان بۆ ئاژەڵەکان دانیشان بۆ مرۆڤ ئەم دوو سنووقە هەردووچانینی دوو ڕێکخراون دانیشان لە شاری هەولێرە بنکەکەی ئەمی تریشان لە شاری سلێمانیە بنکەکەی پرۆژێکمان داناوە ئێمە لە باتی ئەوەی کە ساڵانە 100,000 یان 200,000 نازانم چنێک یەکێکمان کە پارە ئەبەخشین ئێمە پارەکەمان هێناوەتە ئەم پرۆژێ و لە باتی ئەوەی کە ئێمە ئەم 200,000 ببەخشینیان ئەم 100,000 بەخشین بیرمان لەو کردوێتەوە ئەم قوتابیانە فێری بەخشین بکەین بە هاوکاری لەگەڵ خێزانەکاندا کاتێک کە ئێمە باسی بەخشینەکەین لە ماوەی ساڵەکەی 6 بۆ 7 جار ئەم قوتابیانە 250 نارێهێنن ئەم سنووقانەوە کە دانیشان بەخشینە بۆ مرۆڤەکان کە پێویستیان پێێتی ئەو تریشان بەخشینە بۆ ئاژەڵەکان کە پێویستیان پێێتی ئەلێرە و ئێمە ڕاهێنانیان پێکەین دواتر کە گەورە بوو ئەتوانێت مزگەوتێ دروستکە نەخۆشخانەی دروستکە قوتابخانەی دروستکە بەداخەوە زۆر جار ئێمە تاژی وامان هەیە زۆر دەوڵەمەندە زۆر وەزعی مادیشی باشە کە ناتوانێت ببەخشێت تومس ئەمە لە بە مناڵی ڕاهێنانی پێ نەکراوە لەسەر بەخشینە بەڕای ئێمە وایە کە کارمان لەسەر کردووە چۆن بۆ بەخشینەکە ئەم کارمان کردووە بۆی کە ڕۆژێتی ئەو کاریشان تیا بچێنین ئێمە لە ڕابردوودا ببووی وەزەی کە بەسەر ناوچانەی کە شەنگار و ئەو شوێنانەیە هات چەند خێزانێکی عەرەب و یەزیدی و ئەوانە لە گوندەکەمان نابوون کە سابەت و ئیشانە کرد قوتابیەکانیان لە لای ئێمە بوون جل و بەرگ و پۆشاکەکانیان وەکو پێویست نەبوو ئێمەش بوو ئەمە بیرمان لەوە کردەوە
کە هەم مامۆستاکان و هەم قوتابیانی کە کەلوپەل و پۆشاکی زیادەیان هەیە بێنن لە قوتابخانە بێن بۆ کەسانی کە پێویستیانێتی دەرگە قوتابیەکانی خۆشمان بێت بۆ ئەمە دوو پارچەمان کاکەسەر واسی و قوتابی ئەو پۆشاکانی یان ئەو ژلوبەرگانیان و پێداویستیانی کە زیادە لە ماڵەوە بیهێن و ئەوانەی کە پێویستی شتە هەڵیگرێت لە مانگە جارێک دوو جار وامانەکرد ئەمە هەوڵمان ئەدا لەم ڕێگایە و ڕوحیەتی هاوکاری لە قوتابیەکانە بچێنین بەکردار کارەکە بکەین نەکرد بە قسە بڵین تۆ یارمەتی ئەو بە ئەو یارمەتی ئەو بات خاڵێکی تر ئەوی کە دواتر پێشتۆزی لەم و بێژ باسم کرد حەو بەها هەیە ئێمە کە کاری لەسەر دەکەین و پۆلەکانمان پێناوناوە ئەو حەو بەهایە بۆ نمونە دڵخۆشی ڕێزگرتن بەرپرسیارەتی ڕازگۆیی سەرنجدان هەمومان مرۆڤین ئەمانە بە دەرگای پۆلەکانەوە هەڵواستراوە یعنی ئەم قوتابیە ئەچێتە ئەم ژوورە کە ژووری دڵخۆشی ئەویانە چێتە ژووری بەرپرسیارەتی کەوانەکانە خوێنن مامۆستای ئەم ژوورە بەرپرسە لەوەی کە بۆ ماوەی ساڵەکە قوتابیەکە فێری بەرپرسیارەتی بکە اینجا لە ڕێگای گوڵ ئاودانێکەوە بێ لە ڕێگای پاکوخاوێنی پۆلەکەیەوە بێ مامۆستای ئەم ژوورەی تریان بەرپرسە لەوەی کە قوتابیەکان فێری دڵخۆشیکە بەڕاستی ئەمە بەداخەوە زۆر جار کە خوێندن تەواوەکەی ناوسەرگیریەکەی سیارەمانێ خانومانێ نازانم چی هەر دڵمان خۆش نییە بۆچی دڵمان خۆش نییە بەڕاستی گرنگە ینی ئێمە کارێک بکەین ئەم مناڵانە دڵخۆش بن ببینینی یەکتری ببینینی هاوڕەکانیان ببینینی ئەوەی کە بێنەوە قوتابخانە مامۆستاکان ببینن اینجا بۆ ئەمە بە زۆر ڕێگە کار بەکارهێنین کە مناڵەکان دڵیان خۆش بێ سەرڕای ئەو بینین وشتانەش بەر لە ڕێگەی هۆنداوە لە ڕێگەی چیرۆکۆتی پیسرودی مۆسیقا و ئەوانەوە مامەڵی خۆمان مامەڵێکی دروست لە ڕووی دەرونیەوە کە دروست بێ لەگەڵیانەکە قوتابیەکان دڵخۆش بێ هەموو ڕێکارانە گەشتێکی زانستیان بۆ ڕێگەخین هەموو ڕێکارانە ئەگرینە بەر بەستەنیا ئەو کە مناڵەکە دڵی خۆش دڵخۆش بێت ئەمە بە کورتی ئەو حەوقاڵەکە باسم کرد کە کاری زۆر جددی وردی لەسەرەکەین بۆ هەر حەوتیان خاڵێکی تر هەر بۆ نمونە ڕەنگە لە وێنەکانی شاتیای بێت ئێمە چی بکەین کە فێری قەناعەتیان بکەین بەڕاستی کە تۆ دیقەت بی نەخۆشیێکی کوشندە هەیە لە تاشی کوردی ئێمە بەداخەوە قەناعەتمان نییە ینی تۆ سیرەکەی کە گەورەشە بێ لە خێزانەکە بەشی خوشک و برا ئەوانە گەر میراتی بێ ئەگەر لە دایرێک کا بێ سیرەکەی بەرپرسێ بێ بەشی دایرەکە و خوشک نازانم هاوڕێکانی بیخوات ئەمە ناڵین بە گشتی هەیە بەڵام دیاردەیەکە و هەیە بۆ ئەمە ئێمە هەوڵمانداوە لە قوتابخانەکانمانەوە بۆ نمونە ئەگەر ئێمە سێ و بیان میوەیەک بێنین بۆ قوتابیەکانێکی کەرتێکیانەیە نیە بۆ نمونە قوتابیە گەڵێ مامۆستا کەرتێکەکەم بەرێ ئەگەر 20 قوتابی بێتە 20 کەرتێنین ئێڵەم ئەگەر ئەم کەرتە بم بە تۆ هاوڕێکت بەشی ئەوە نابێ بیخوا لەبەرەوە ئەوە لێ دەوا من نامەوێت دەستی خۆش بێت فێریانەکەین ڕاهێنانیان پێەکەین لەسەر ئەو کە قەناعەت بکەن بەو بەشەی خۆیان نەک بەشی هاوڕێکەشی بخوان خاڵێکی تر کە ئێمە ئیشمان لەسەر کردووە لە ڕاستیە تەندروستیە تەندروستی قوتابیەکان زۆر گرنگە بەڕاستی تۆ تا بۆ ماوەی ساڵەکە زۆر بە ڕێگایکی دروست وانەکانی پێ بڵێ و باش پەروەردەی بکە بەڵام ئەگەر تاکەکە تەندروست نەبوو سوودی لێوەرناگرێت لە قوتابخانە ئامادە نابێت ئێمە بۆ ئەمەش کۆمەڵێک کاری تەندروستیمان لەگەڵ قوتابیەکانە کردو لەگەڵ مامۆستایانە ئەنجام داوە ئەو خاڵانش چییە بۆ نمونە لە تەوالێتەکانەوە دەستمان پێ کردو تەوالێتی قوتابیەکان زۆر پاک و خاوێن سەرپەرشتی ئەکرێت و ڕائگیرێت قوتابیەکان بۆسەر هەڵواسراوە لە چی کاتێکا دەستیان بشۆن ڕێنمایی ئەکرێن لە پێش ناخواردن دوای ناخواردن دوای بەکارهێنانی تەوالێت شامپۆ کلێنسمان بۆ داناون سەرڕای ئەمە شکارمەندی تەندروستیمان بانگێش کردووە ئەم شوێنە لە قوتابیەکانیان تێگەیاندووە ئەم شوێنە چین ئەگەر ئێمە دەستمان نەشوی تووشی چی نەخۆشیەک ئەبین ئەو ئێمە شوقتابیەکانیشی تێکەیاندووە کە بەردەوام ئێمە دەستەکانمان بشوێن ئەگەر دەستمان نەشوی تووشی 1 2 3 4 ئەم نەخۆشیانە ئەبین لە ڕاستیدا من مامۆسایەک سەرپەرشتی ئەو دەفتەری ئامادەبوونی قوتابیەکە وتی مامۆساعەتەکە ئێمە ئەومامان پێڕەو کە دە ساڵە بۆ ساڵی داهاتووتر وتی لە 105 قوتابیەکان زیاتر ئێستا ئامادە ئەبن کە چکوێ لە ساڵانی ڕابردووە کە بە دوواداشوونمان کردووە بەبوونی ئەم شوێنە تووشی ئەو نەخۆشیانە بوون و لە قوتابخانە ئامادە نەبوون لەبیرمان نەچێت کاتێک کە تۆ لە قوتابخانەش ئامادەنی ئاسی زانستی دا ئەبەزێت کەواتە ئەمە هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی ئاسی زانستی قوتابیەکانمان خاڵێکی کەش هەر بە هەمان شێوەی ئەم کە ئیشمان تیا کردو کە ئاسی زانستی قوتابیەکان بەرزەکاتەوە و لە ئێستا وە لە داهاتووشەکە کارمان لەسەر کردو ئەویش ددانشۆردنی قوتابیەکانە زۆر ئێمە بە وردی ئیشی لەسەر ئەەکەین فڵچە و ماجوورمان بۆ قوتابیەکان دابین کردووە و لەژێر ڕێنمایی مامۆسای زانستە ئەم کارە ئەنجام ئەدەین بۆ هەموو ئەم کاران و کارەکانی کلیشکە باسیکەم لە داهاتووە لە ئەوانە ئێمە پشتمان بە کەسانی پسپۆر بەستووە خۆمان شتەکان ئامادە ئەکەین و فکرەکەی خۆمانەوە بە هاوکاری مامۆساکان دواتر کەسانی پسپۆرمانکەین بۆ نمونە دانشۆرین دکتۆر هاتووە بۆی باس کردوین ئەو پزیشکی کە بۆ ئێمەی باس کردوەتی گیان و چی خواردنێک بۆ
دان بە سوودە چ خواردنێک زیانی هەیە لە چ کاتێکا دانمام شوێن ڕۆژە و ڕۆژی چەند جار بشوێن چ فڕچە و چه ماجوونێ بەکاربێنین دواتر اینجا مامۆسای زانستەکە سەرپرشتێکە دواتر اینجا قوتابیەکان سیمینارەکەن لەسەری بۆ نمونە قوتابیەکانی پۆلی 5 و 6مان بازنەی دووەم باسی دانشۆرین بۆ قوتابیەکانی کە ئەکا پێمان وایە ئەم بابەتە لە قوتابی بۆ قوتابی زۆر لەوە باشتر ڕەنگە تێبگات لەوەی کە گەورەیەک بۆ بچووکێک باسی کاتۆ لە ڕێی هاوڕێکانیانەوە ئەمە خاڵێکە ئیشمان لەسەر دانشۆرین کردووە خاڵێکی تر کە ئیشمانتیا کردووە پێڵاو گۆڕینە سیستەمی پێڵاو گۆڕینمە هەیە لە قوتابخانەکە ئێمە قوتابیەکان کێنە داخلی قوتابخانە بن لە داخل لە مەدخەلی ئەو دەرگای کە قوتابیەکان داخل ئەبن پێڵاوە گۆڕن بۆچی پێڵاو گۆڕین ئێمە هەندێک قوتابیمان هەبوو ماڵیان دوو کە هاتنە قوتابخانە کاشیان هەمووی قوڕ و پیسی بوو تەبەن ژینگە قوتابخانەکەی هەمووی پیسەکرد ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم ئەگەر قاچی تەر بووایە 5 وانە 6 وانە ئەم قوتابیە لە ناو پێڵاوێکی تەڕابوو تووشی نەخۆشی ڕۆماتیزمە و نەخۆشیەکانی ترە بووە لە ڕووی دەرونیشەوە ئامادە نەبوو بیرمان لەوە کردو کە ئێمە ئەم پێڵاو گۆڕینە دابنین ئەمانە هەموو لەسەر ئەرچی مامۆسایان و قوتابیەکان لەسەر قوتابیەکانە بۆمو لەسەر ئەرچی خۆمان و ئەوانە کراوە تەنیا پێڵاوەکان نەبێکوانی کە بۆتان باسەکەم دواتر فێری پێڵاودانانی ژەبێزانی بەداخۆی سامەچینە شوێنە گشتیەکانیش پێڵاوەکو بە جۆرە دروستەکە دانان دێت ئەمەش لەسەر پێڵاو گۆڕین خاڵێکی تر بۆی کە ئێستا نەخۆشیێکی درێژخایە لە ناو کۆمەلگەی ئێمەیە و نەخۆشیێکی زۆر باوە هەمووی بە بۆنەی خۆراک و تووش بووین خاڵێکی زۆر گرنگ کە ئێمە ئیشمانتیاکردەوەیش خواردنی تەندروست قوتابیەکان هەان دەدەین کە سەوزە و میوە بخۆن کە شۆربا بخۆن کە پێرکە بخۆن کە شیر بخۆن بۆ ئەمەش بە کردار کارەکە ئەکەین بۆ نمونە هەفتەی جارێک ئێمە خواردنی تەندروست بۆ قوتابیەکان ئامادەکەین بە کۆمەڵ خواردنەکە ئەخۆین و هەندێک قوتابی هەیە ڕەنگە یەکەم جار دووەم جار ئەم خواردنە نەخوات بۆ نمونە بینی نەبێ لەگەڵ خواردنەکەیان حەزی لێ نەبێ وردە و دەڕاوێژی لەگەڵەکەین گفتوگوی لەگەڵەکەین ڕایەکێشین بۆ چە خواردانە تەندروستنەوە دوورکەونەوە لەو خواردانەی کە ناتە دروستن و کە زیانی هەیە بۆ ئێستاش و بۆ داهاتووشمان بەڕاستی زۆر گرنگە کە ئیشی لەسەرەکەین بۆ نەخۆشخانەکان هەموو بەڕێزیشتان شاهیدی ئەوە دەدەن کە زۆربەی ئەو نەخۆشیانە لە ڕێگەی خواردنی ناتەندروستەوێت توشمان دەبێت خاڵێکی تر کە هەر لەو دەرگای مەدخەلی کە قوتابیەکان پێڵاوە گۆڕن ئێمە هەوڵمان داوە ئامادەکاریشی ماڵێکی بچووک ئەلو شوێنەیە بۆ قوتابیەکان ئامادە بکەین بە تایبەت بۆ بازنەی یەکە لە بیریانە چیە بۆ نمونە گۆریویمان بۆ دابین کردوون ئەگەر لە بیری چه گۆریوی لە پێبکاریان لە ماڵ و دایکی لە بیری چوو ئێمە چەند جووتێ گۆریومان بۆ داناون بۆ بازنەی یەکەم ئەتوانن لە پێی بکەن بۆ بازەکانی تریش ماماژەوە بەسەو حاڵەتە زیاتر لە پۆلی یەکوانەیە دروستە بێ یان مەرحەممان بۆ داناون ئەگەر دەستیان قلیشا دەستیان بیانوێت چوری بکەن ئەتوانن دەستیان چور بکەن یان هەر قوتابیەک نینۆک بڕی خۆیمان بۆ داناوە دەتوانێت نینۆکی خۆی بکات ناوی لەسەرەوە مامۆستاکانیش نینۆک بڕی خۆیان هەیە ینی بەڕاستی زانستی تازە جەخت لەوە دەکاتەوە کە ناکرێتەوە بەیانیان یان هەچ کاتێکی کە قوتابیەکان ڕیز بکەی لە پۆلا بێ لە گۆڕەپانە بێ تۆ نینۆکت کردو تۆ نەت کردووە ئەمە زانستی تازە جەخت لەوە ئەمە جۆرێک لە شکاندنی تێدایە بەڵکو دەبێت بە ڕێگای گفتوگۆ و مناقەشەکردن تیان بگێنین ئەمە ئەبێتە هۆی نەخۆشکەوتنمان و ئەبێ هەفتی جارێک دوو جار ئێمە نینۆکەکانمان بکەین کە تاکو دووربین لەم نەخۆشیانە ئێمە لە قوتابخانە لەسەر ئەچی خۆمان ئەمەمان بۆ دابین کردوون وە کلێنسی و دەسە سەرمان بۆ دابین کردوون هەر قوتابیەک لە بیری چوو ئەتوانێت و دەسە سەر و کلێنسە بەکار بێنێت و دەبەی ئاومان بۆ داناون ئەگەر قوتابیەک دەبێ ئاوەکەی لەبیر چوو بوو ئەتوانێت و دەبێ بەکار بێنێت و نشێنێتەوە ینی هەندێک شتێکە ناتوانێت و جارێکی کە بێنێت و دای بنێتەوەوانە بۆ من دەبێ ئاو لە ڕاستیدا ئەم سنووقە هەموو ئەم کەلوپەلانی لە خۆگرتەوە بەکار بۆ بەکارهێنانی قوتابیەکان دامان ناوە هەر لەم شوێنەدا دوو ئاوێنەی گەورەمان هەڵواسیوە هەر قوتابیەک شانەی خۆی هێناوی لەسەر ئەگەر قوتابیەکە لە بیری چوو بوو قژی دابێنێ دەتوانێت قژ دابهێنێت و خۆی ڕێک و پێک و جوان گەشتێ بەدەم و چاوی بێت چێ بیشوات ئەوەشمان کردو لەگەڵ قوتابیەکاندا خاڵێکی تر بۆ کچەکان بەڕاستی زۆر گرنگە زۆر جات کچەکانمان لەبیریانە چێت تەوقەیەک تەسریحایەک لە قژیان بن ئێمە چوین تەوقە و تەسریحا و ئەو بابەتانی کە کچ بەکاری هێنێ هەموویمان لە قوتابخانەکەی و لەو فنووقەیە دابین کردووە کە هەم هەستێکی خۆشی پێدەبەخشێت هەمیش ئەگەر لە بیری چوو دەتوانێت ئەوە بەکار بێنێت و نەشی هێنێتەوە خاڵێکی تر دوای ئەوەی کە ئەمانە تەواو بوو هەر لەلای ئەو شوێنەیە ئێمە سنووقەکەمان داناوە بۆ بەخشینی پەڕاوگا قرتاسیە بڵین
قەڵم لاسی قەڵەمدایەن ئەگەر ئەم قوتابیە لە بیری چوو بوو قەڵەمێک یان لاسی کێیان قەڵەمدایەنێک ئەتوانێت ئەو لەوێ هەڵی گرێ و کە کێشی کۆمەڵایەتی وە کێشی بۆ دروست نەبێ بۆ قوتابێکەوە لە ڕووی دەرونی و ئارام بێت نەک دەستبەرێ بۆی هاوڕێکی و دواتر لە خێزانەکانە کێشە دروست ببێت ئەوەشمان بۆ کرد دواتر کە ئەمانەی دانا ئێمە پێش خوێندنی وانەکان بۆی کە جەستی تەندروست بێ و دەرونی ئارام بێت وەرزشکردنیی بەیانیانمان هەیە جگە لە وەرزشی کە لەوانەکانە هەیە بۆ ماوەی 5 خولەک 10 خولە قوتابیەکان ئەبینە دەرەوەی گوندەکە بەیانیان وەرزشیان پێ دەکەین. خاڵێکی تر کە ئێمە ئیشمان لەسەر کردووە کتێبخانەیە کتێبخانەیەکمان دروست کردووە لە ناو پۆلەکاندایە بۆ نمونە ساڵی بەلایانی کە مۆشە جارێ مەکتێبین بە قوتابیەکان بیبن بیخوێندنەوە و بە دوواداچوونەکەین بزانین چنێکی خوێندێتەوە دوو دێڕی خوێندێتەوە لاپەڕێکی خوێندێتەوە چی لێەوە فێر بووە ئێمە فێر بکات ئێمە تێگەێنێت هاوڕەکانی فێر بکات بەڕاستی زۆر گرنگە قوتابیەکان ڕابهێنین ئێمە 6 ساڵم قوتابیانە لە لامانن بەلایانی کە مۆ 6 جار کتێبیانینە 6 کار 6 36 جارەکات ئەمە وردە وردە جگە لە کاتەکانی تر و هاوینەوانەکە کتێبیانینە کە وردە و دەفێری خوێندنەوەی کتێبیانەکەین بۆ ئەمەش ئێمە گرفتێکەمان توش بوو لەبەر کە کتێبخانەکەمان لە پۆلەکاندایە و کتێبخانەمان نییە کتێبخانەیەکی گەڕۆکمان دروست کرد هەر مامۆسایەک ئەگەر حەزی کرد کتێب بخوێنێتەوە دەتوانێت کتێبخانە گەڕۆکە بەرێ بۆ گۆڕەپانەکە بۆ باخچەکە بۆ ناو پۆلەکان یعنی بە هەموو شێوەکارمان کردو کە کتێبیان خۆش بێ و کار لەگەڵ کتێبا بکەن ئەوە جگە لەوەی کە هەچ کاتێبمانێ پاداشی قوتابیەکان بکەین یەکەم شت ئەو شتێک کە پاداشیانەکەین ئەو گۆڤار و نامێت و چیرۆکانەیە کە ئیبەخشین بە قوتابیەکان و بەسەر جەم قوتابیەکان جیاوازی ناکەین. حاڵێکی تر کە داهێنانێکەمان تیا کردووە ئێمە کتێبخانەیەکمان دروست کردو بۆ خێزانەکان بۆچی بۆ خێزانەکان لە ڕاستیدا ئێمە هەندێک قوتابیمان هەیە گرفتیان هەیە بۆ نمونە شەرمنە گرفتێکی دەرونی هەیە فیزیکی هەیە خێزانەکان ناتوانن چارەسەری بکەن ئێمە ناتوانین چارەسەری بکەین گین لە ڕێگەی ئەو کتێبانەوە کتێبەکان بۆ قوتابیەکە شەرمنە ئەو کتێبە لەسەر باسی شەرمنیەکە این بە خێزانەکە بیبا بخوێنێتەوە و بەڕاوێژ و گفتوگۆکردن لەگەڵ مامۆستاکانە وردە وردە هەوری چارەسەرکردنی ئەو گرفتە ئەین من ئەلێرەدا ئەم بیرۆکەیەوە بۆم هاو سرە ساڕا بکێشم بۆ قوتابیەکمان ئێستا لە پۆلی 5 کاتێ سەرەتا لە پۆلی یەکوانەیە بوو قوتابیەکە مامۆساکان وتیان مامۆساعەتە ئەم قوتابیە هەستەکەین ئاسی زانستی و ئەوانەی زۆر باش نییە گرفتێکی بێ کێشەی کێبێ بە دوواداچوونمان کرد ڕۆژێک من چوم لەگەڵ خێزانەکە دانیشتم لە ماڵەوە دانیشتم وتم زانم کێشەکەیان چییە سێرم کرد ئەم مناڵە لە ماڵەوە دایک و باوکی بە شێوازێکی تەندروست هاوکاری نین داچی ئەم مناڵە هەروایە خۆی فێر نابێ و منی زۆر ناتوانم هاوکاری بکەم ئیتر هەندێ مناڵ وایە هەر فێر نابێت میژێکێکە لەو مناڵانە مێشکی باش نییە و شوبەی ئەویانە کە تەنانەت نەخۆشیێکی بێ لە جۆرەکان ئۆتیزمیان ئەمانی هەبێ من سێرم کرد بەڕاستی بە دوواداچوون و وردبوونەوە و پرسیارکردنی زۆر و ئەمانە دواتر گەشتمە و ئەنجامی کە ئەمە بە هەڵە مامەڵی دروستی لەگەڵەکەن بۆ بن ڕێگایەکەم بۆ مناڵەکە دانا و بۆ خێزانەکە دانا وای بۆردێکم دانا بۆ خێزانەکە بە هەدیە یامنێ لەگەڵ ماجی کوشتا هەڵی وان نواسی وتم ئێوە بەس یەکشتم بۆ بکەن ئێوە لە باتی و کە سعیبە مناڵە بکەن لە باتی ئەوی کە ئێوە ئاڕاستی یەکەن ئەمانە هەمووی واز دێبێنن ئێوە تەنیا کە مناڵەکە لە قوتابخانە شت فێر بوو با بێتەوە ڕۆڵی مامۆستا ببینێت تۆ بەدایکەکەم وتم تۆ گوێ لێ بگرە فێری یەک ژمارە بوو تۆ گوێ لێ بگرە فێری پەروەردەیە بوو تۆ گوێ لێ بگرە فێری پیتێ بوو تۆ گوێ لێ بگرە ببەرەوە بە قوتابینێک بە مامۆستا بڕواتان نەبێ سا قوتابی لە پۆلی 5 ویشێکە لە قوتابی هەرە باشەکانمان بەس بەو ڕێکارەی کە گرتومانەتە بەر چکێ لە ڕاستیدا ئێمە ڕەنگە ئێستا بینەران و بیسەرانکێکیان لەم دەنگی من ببێت ڕەنگە لە شارەکان هەندێک شتی ئەمانە پێویست نەکا بەس لە گوندەکانە خێزانەکان کەمتر هۆشیاریان هەیە ئەبێ مامۆستاکان ئەو ئەرکە بگرنە ئەستوی لە جیاتی ئەوانیش بیتکەن و ڕێگە چارەسەرێکان بۆ دابنێن اینجا من ئالێرەوە ئەم فکرێن بۆ هاتکە ئەم کتێبخانەیەمان دانا اینجا لێرە دووشی گرفتێکی کە بوون کە کتێبخانەکەماندا هەندێک لە خێزانەکان خوێنەواریان نییە ناتوانێت کتێب بخوێنێتەوە چی بکەینیانی ناچار ئێمە هاتین لە ڕێگەی فلاشەوە ئەو تۆمارە دەنجیانەی کە لە ڕووی دەرونی فیزیکی ئەوانەی کە پێویست دەکات بۆ مناڵەکانیان هێنی دکتۆرەکانی مامۆستاکانی زانکۆ و پسپۆڕەکان هەموویمان ئامادە کرد و ئەمانە بۆ خێزانانێکی و حاڵەتە ئەگەر دروست وایە کارمان لەسەر ئەکرد و ئەوانە ئیشمان لەسەر ئەکرد خاڵێکی تر ژینگە بەڕاستی یەکێکە لە تەورە هەرە زیندوەکانی ئەمڕۆ کە کاری لەسەر بکەین و بە تایبەت بۆ خەڵکی گوندەکان و قوتابیەکان کە لە گوندەکانە زۆر گرنگە تاکێکی ژینگە دۆست بەرهەم بێنین بۆ ئەمە ئێمە چیمان کردو لە قوتابخانەکەماندا هەروکو چۆن وتم بە کردار کارەکانەکەین هەر قوتابیەک دارزەیتونی خۆی هەیە دارزەیتون بووە لەبەرەوەی کە ئاوی کەمەوێ دایمە سەوسە بەروبوومێکیشی ئەبێ ڕەنگە لە داهاتوە بتوانانی سوودی لێوەرگرین قوتابخانەی چۆکۆ قوتابخانەی ئێمە بتوانێت داهاتێک بەرهەم بێنێت و سوود لە داهاتەکەی وەربگرێت و قوتابیەکەش ئەزانی بەڕاستی
مناڵ و قوتابی دایمە حەزەکات هەموو شتێکی خۆی بێ کاتە لە قوتابخانە تۆ شتێک ئەکی بەهیر خۆی ئەنی ئەبێ بەهیر خۆی حەزەکە بەیانی سەردانی قوتابخانە بکاتەوە بێ دارەکەی ئاوبار وێنەی لەگەڵا بگرێ باسی ئەکات لەگەڵ هاوڕێکانیا ئیتر ئێمە لە باتیوی کە بڵین دارمەشکێنەرەوە کاتێک تۆ لە مناڵی و ڕائهێنی کە دارێ خزمەت کە ئەبینێت چ ئەرکێکی پێوایچێ کاتێککە گەورە بوو کە چوە سەیرانگاکان شوێنە گشتیەکان بە حیاتی بیلەوە ناکاتەوە کە لە قێدار بشکێنێتەوە کە ئەزانێت کە قازانجەکەی چەند چیە و ئۆکسسیجین و سێبەر و ئەو بەروبوو مشتانەمان بۆ دابی نەکات لەبەرەوەی بەکردار کارەکەمان کردووە لە پاڵ ئەوەی کە ئێمە کە هەر قوتابیەک دارزیتونێکی خۆی هەیە گوڵێکی خۆشی هەیە خۆی خزمەتێکە خۆی ئاویا وەکارێکە کە کردومانە لەسەر ژینگە ڕیسایکلینە زۆر گرنگیمان بە ڕیسایکلین ناو هەر لە قوتابخانەکەی فۆماندا بۆ نمونە ئەگەر کاتێک ئێمە میوەمان خوارد تۆک لە مۆزەکان چی لێ بکەین ئەکەینە بنی دارەکانەوە بیان وەرزشەکەین تۆپەکەمانە تەقیواریدا بەڕاستی هەمومان نەزانانی ئەم حاڵەتانە دروست بێت تۆپەکە فڕێ بە ژینگە پیسە بێت ناچار ئێمە چیەکەین نەک ناچار ئەبێ بە واجب لە سەرمان بین ئەو تۆپە بێنی گوڵی تیا ئەڕوێنین هەر کەلوپەل و مەوادێکی ترکە لە کار کەوتو بووینەوە بەکاری هێنینەوە لە قوتابخانەیە بۆ شتێک لە شتەکان بەکاری هێنین قوتابیەکان فێری ڕیسایکلی نەکەین من لێرە یاسنەشان بۆ چیرۆشێکی تر ڕاکێشم قوتابیەکمان هەیە ژیرەیە ئێستا لە قۆناغی چواری ئامادەیە ڕۆژێ دایشی هات دەستخۆشی لە مامۆستاکان کرد وتمان دەستخۆشەکەی سەبارەت بۆ گوتی ژیرە شوانە بێ لای بەرخەل ئەبێ خواردنوشتی بۆ پێچێتەوە بسکیت و شت وتی کا خەزەکەی لەو دەشتە فڕێنیاوە هاتو تۆ سێرم کردو لە جانتاکەیە بوتمە بۆ فرۆدنیا وتی وڵاشیکە پیسە بێ دواوە بەرخەکانی ژی خۆن ئالێرە ئێسێمە هەسمان بە دڵخۆشی کرد ئەم قوتابێک ئێستا کە ناوم هێنا و ئەم ساڵە چێتە ئامادەی سارۆکیش کە لە ئامادەیە جوان و پێشەنگەکانی سنوورەکەمان لە پیرەمەگرون ئەچێتەوە ئامادەیە ئێمە ڕێزلێنانمان بۆ قوتابیەکە کرد لە ڕاستیدا کاریگەری هەبووە لە سەریان دواوە لەبیرمان نەچێ وێنە یعنی ئێمە زۆر گرنگیمان بە وێنەیەوە هەموو گۆڕەپانەکە دیوارەکانی لە ڕێگەی وێنەکردن لە ڕێگەی وێنەوە کە دروستمان کردویان هەڵمان واسیوە پەیامی پەروەردەی ژینگەی ئەگەێنێ بە قوتابیەکان یان قوتابیەک گوڵ ئاوەدا قوتابیەکدان بۆ چۆلەکە و باڵندەکاندا ئەنێ ئەمانە هەمووی کارمان لەسەر کردویان ژینگە پارێزێک دانیوێت تۆ کاغەزێک هەڵەگرێتەوە لە ڕێگای ئەم وێنەوە تی ئەگەێنی کاتێک تۆ کاغەزێک شتێک فڕێ ئەدەی ئەوە کەسێک ماندوو ئەبێت و ئەو کاغەزە هەڵگرێتەوە لەبەرەوە نابێت تۆ هیچ کاتێک بیدەوەکی تۆ شت فڕێبی ئەبێ هاوکاری ژینگە پارێزەکان بکەیت هەر بوو لەسەر ژینگە ئێمە خۆتەزانی ئێمە قۆناغیەک بۆ شەشین بۆ ئەم کار و کارەکانی پیشمان زۆر پیشمان بە ڕێگەی هۆنداوە و چیرۆ بۆ شانۆگەری بەستوە لە ڕێگەی شانۆگەری و کە ڕاستەخۆ ڕۆڵ ئەبینن لە قوتابیەکان لەسەر ئەو پەیامە ژینگیانەی کە ئەمانەوە ببینین ئەو پەیامانەیان پێ دەڵێن ئەوانە بەکاردەهێنین خاڵێکی تر نازانم لە وێنەکانە تیا بێت کە بۆ کاک دکتۆرم نردووە ئێمە سەق بنمیچی قوتابخانەکە هەر هەمووی هینمان هەڵواسیوە هەر هەموو هێرانەمان هەڵواسیوە و باڵندە و ئەوانەمان ئاش کردوتەوە لەگەڵ خۆمانە باڵندە و تێروکورەکانمان ئاش کردوتەوە و قوتابیەکانمان بەرپرس کردووە لەوەی کە ئەو وێنەی کێسا لەسەر شاشەکەیە قوتابی و بڵێن ئەوانەمان بەرپرس کردووە لەوەی کە دانخۆر و ئاو بۆ باڵندەکان دابنێن دەڕاستیدا کە ئێمە هێلانانەمان هەڵواسی یەکەم جار بۆ ماوەی مانگێک چۆلەکە نەهاتە سەر ئەو دارانە کێسا ئەو هێلانانە هەموو چۆلەکەی بەسەرەوەیە دوای مانکە جاوردو و دەسا چۆلەکانات لەساش کاتێ میوانەکانمان بێت خۆیان شاهیدیە وادن و ئەیبینن کەوا باڵندەکان یاری ئەکەن ئەجری وێنن ینی جوێکی خۆشی بە قوتابخانەکە بەخشیوە وەم قوتابیە بیرەکاتەوە کە لە قوتابخانەکە دانی بۆ باڵندەکە دانا و ئاویداوە بە حیاتی کە گەورە بوو ناچێت ڕاوی بکاتیان ئازاری باڵندەکان بکات بەمەش سروشتی کوردستان پارێزرا و جوان ئەبێت ئەمەش لەسەر ئەوە کارێکی زۆر ئان کردو بەڕاستی خاڵێکی تر ئەوە جگەلەوەی کە لە کاتی باڵندەکان ساڵی جارێک دوو جار کە بچین بۆ چیاکان ئێمە باڵندە ئازاد دەکەین لە ڕێگەی قوتابیەکانەوە و چوارە و بەڕوو لەو چیانە دەڕوێنین کاری زۆر ورمان کردووە ڕەنگە ئێستا دەرفەت نەبێ و کاتەکە بوار نەدات ئەو کە سێری کاتەکەم ئاماشی پێ بم خاڵێکی تر لە گۆڕەپانەکەدا لە گۆڕەپانی قوتابخانەکەماندا ئێمە گەڵکاریەکمان کێشاوە هەموو یاریەکان بۆی بەبێ مامۆستاش بتوانن ئەو یاریانە بکەن فێرکاریە هەم قوتابیەکان فێری ژمارەکانە بن فێری پیتەکان ئەبن ئەوکو باسم کە دیوارەکان هەمووی وێنەیە
خاڵێکی تر بۆتان باسکەم لە ڕارەوەکەدا جگەل لەو ڕاڕۆی کە پێیوەستە بە قوتابیەکان و هاتوچوو یاریەکەن ئەوەنە ئەمەی کە پێیوەستە بەلای ئیدارە و کارژێر و قوتابخانەوانە هەموو ئەو ڕاڕەوانەمان پڕکردوێتەوە بەشتی پەیامی پەیامانی کە بۆتان باسەکەم یەکێ لە وێنانەی کە هەڵمان واسی و قوتابیەکان ڕائەهێنین فێریانەکەین وردە فێری ڕێخستنی کاریانەکەین چۆن کارەکانیان ڕێخن بەیانیان کە لە ساعات چەند هەڵەستن ساعات چەند دەست و دەموچاویانە شۆ ساعات چەند نانەخۆن ساعات چەندیان بۆ قوتابخانە لێرە فێری پلاندانانیانەکەین چۆن بەرنامە بۆ ژیانی خۆی دابنێت ئەمە لە ڕێگەی وێنەوە تەبەن خۆتان نەزان قۆناغی ئەمە یەک بۆ شەش پێویستە کات بە شێوازێکی سادەتر بۆیان باز بکەین خاڵێکی تر سندوقی کە ڕخنەگرتنمان داناوە قوتابیەکان فێرەکەین کە ڕخنە بگرن ڕخنە لە ئێمە بگرن لە کارژێری قوتابخانە لە مامۆستاکان ڕۆژێک ساردە زۆپامان بۆ دانەگیرساندون ئەوان ڕخنەمان لێ بگرن ڕۆژێکوانەی وەرزشیان کردو بە بیرکاری ڕۆژێکوانی وەرزش ناخوێنین سرود ناخوێنین ڕخنەمان لێ بگرن نابێت ئەو کارە دووبارە بکرێتەوە فێریانەکەین بەڕاستی ڕایان دەهێنین و جگە لەو کە ئەو قوتابیانی کە توانای ڕخنەگرتنیان نیە بە تایبەتی بازنەیەک وای بۆردێکمان هەڵواسیەوە دەتوانن ناوی خۆیان بنووسن ڕای خۆیان دەرببڕن باسی مافی مناڵ بکەن باسی ئامانجەکانی ژیان بکەن باسی تەندروستی بکەن باسی دەشۆری بکەن هەر پێیان خۆش و دڵیان پێخۆشە ئەمەشمان هەر هەڵواسیوە خاڵێکی تر کە لەو ڕاڕۆی هەڵمانواسیوە لە ڕێگەی وێنەوە ئەمانەوە قوتابیەکان ڕێبێبنین چۆن بیر بکەنەوە وێنەکانمان هەڵواسیوە بۆ نمونە یاساکانی پێکەوەژیان لەسەر نووسیمان یاساکانی پێکەوەژیان لە خوارەوە چەند وێنێکمان هەڵواسیوە کە ئەو وێنانە تابیرەوە ئەکەن کە ئێمە ئەمانە پێڕۆ بکەین پێکەوە ئەتوانین پێکەوە هەڵ بکەین وەکو چۆن نهێنی پارێزی بکەین سڵاوکردن لە یەکتری ڕێزگرتن لە ڕای بەرامبەر ئەمانە هەموو لە ڕێگەی وێنەوە بە قوتابیەکان ئەڵێن و یاساکانی پێکەوەژیانە لەسەر قادرمەکان ئێمە قادرمەکان هەموو شوێنەکانی قوتابخانەمان بەڕاستی بەکارهێناوە یەکێکە لەوانە سەر قادرمەکانە سەر قادرمەکان بۆ کەلوپەلی فۆلکلۆر هەموو کەلوپەلانەی کە باو باپیرانمان بەکارهێنێ ئێمە لەوێ هەڵمان دانا و هەڵمان واسیوە ئاشنا قوتابیەکان ئاشنا ئەکەین بۆ کەلوپەلانەیان و قوتابخانانەی کە سەردانمانەکەن بۆ یاڵان خۆست ئەوانی کە لە شارەوەیان هەموو ئاشنایانەکەین بۆ کەلوپەل و شتانە ژێر قادرمەکان لایەکی ترە بەکارمان هێناوە هەمووی ئامادەکاریەکانی تیا هەیە کەلوپەلی هەڵبژاردن هیچ کۆمیسیۆن خۆیان هاتوون کارمەندانی کۆمیسیۆن هاتوون باسی گرنگی هەڵبژاردنیان بۆ قوتابیەکان کردووە بەس ئێمە بەو گەورەیە ناکە لە ئێستا لە کوردستانیان لە وڵاتان ئەڕوا بە شێوازێکی سادە و ساکار و خۆمان نوێنەری ئەو قوتابیانە هەڵەبژێرین کە بۆ نمونە نوێنەری ژینگە پارێزی هەڵەبژێرین کە ئەوانەی کە خزمەتی باڵندەکانەکەن ئەوانەی کە خزمەتی دار و گڵوشتەکانەکەن ئەوانەی سەرپەرشتی قوتابخانەکەن لە ڕێگای ئەو سنووقانەوە ڕانهێنی فێری هەڵبژاردنیانەکەین و بۆیان باز دەکەین خاڵێکی تر ئێمە هەل لە ڕارۆکە دوو مەنەسەمانداناوە ئەو مەنەسانە بەکردماناون بۆ باڵای قوتابیەکان کە بگونچێت لەوێ قوتابیەکان ئەتوانن ئەو کتێبێکی خوێندویان توانن لیا بۆمان باس بکەن باسی دەشۆرینمان بۆ بکەن باسی دانشۆرینمان بۆ بکەن باسی ئەومان بکەن قوتابیە کە کۆششی کردو چۆن کۆششی کردو لەوانەکانە باش بووە باسی هەر کارێک بکەن ئەتوانن لە ئەو مەنەسۆ فێری هونەری وتاردان ئەبن شەرم و ترسیان نامێنێت بەڕاستی ئەو دوو مەنەسێشمان بۆ ئامادەکردون کە کاری لەسەرەکەین کە ئەوە جۆریشی کە لەسەرەکەین بە کورتی من باسی یەکەم هەر لە ڕارەوەکەدا لە وێنەکانیشا پیشانیدا یاری ژیریەکانمان بۆ قوتابیەکان ئامادەکرد و یاری شەترەنج و مار و پەیشە و ئەو یاریانەی کە تر ئەگەر قوتابیەکان ئەگەر جەوەکە نەگونجا لە دەرەوە وەرزش بکەن یان یاری بکەن یان وانەیەک نەخوێنرا دەتوانن ئەو یاریانە بکەن هەر خۆیان بن یان لەگەڵ مامۆستایان بن گرنگێکی تەواومان بەو یاریانەدا یاوە لە ڕاستیدا هەر لە ڕارەوەکەدا خاڵەکان زۆرن و تۆزێکیش پەلایکەم بەڕاستی ئەمێ فریاکەم کورسی خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی زۆر گرنگە ئێمە قوتابیەکان تێبگەێنین کە ڕێز لە خاوەن پێداویستی تایبەت گرن ئێتە هەر کەسێ بێ بۆ نمێمە لە ڕێگەی کورسی و عینەک و گۆچانەوە کەسی نابینە ئەمانە ئەگەر ئەلێستاوە ڕان بهێنین کە ڕێز لە خاوەن پێداویستی تایبەت بگرن و چاویان لەو کەسانەوە بێ لە شەقامەکان لە شوێنەکان و لە ماڵیشەوە دایکیان بوو باوشیان بوو خوشت و برایان بوو کە کەسێ پێویستی بە هاوکاری ئەمان بوو ئەمان ڕێزیان لێ بگرن سبینی ئەگەر ئێمە ئەمانە ڕابێنین سبینی ئەمە خۆمان لە ڕاستیدا نابینینەوە لە خانەی بە ساڵاتوانە هەموو ئەو کارانی کە بەداخەوە زۆر جار خۆ کەسانی تێگەشتوشن باوکو دایشان لەسا بەداخەوە لە خانەی بە ساڵاتوانان بۆ واگەرێتەوە ئەلێرەوە ڕاهێنانیان پێ نەکرا و کاری وردی لەسەر نەکراوە ئێمە پێمان وایە ئەوە ئەرشی ئێمەیە کە کاری ورد و جدی بکەین لەسەری کە خۆشبەختانە ئیشی زۆر باشمان لەسەر کردووە لەو بوارەدا
خاڵێکی ترکە ئەمە لە ڕاڕەوەکە دامانناوە دۆڵاپێکە خۆشەویستی نیشتیمان بەڕاستی ئێمە ئەبێ دووشت دێک جیا بکەینەوە وەکو گەورەکان خۆمان دەسەڵات ژایە لەگەڵ نیشتیمانە من ئێستا گوندەکەی خۆم خۆشەوێ و نیشتیمانەکەی خۆشم خۆشەوە کوردستانیشم زۆر خۆشەوێ بەڕاستی بە هیچ شتێک نایگۆڕمەوە باشە یعنی ئەبێ ئەم هەستە بۆ تابیەکانیش ئەمەستیان چا بچێنی چی بکەین کە نیشتیمانەکەیان خۆش بوێت بۆ ئەمە ئەم دۆڵاپەمان داخان کردو هەموو ئەو بۆنە نیشتیمانیانی کە تایبەتە بە میلەتی کورد و خۆمان هەمووی لەوێ دامانناوە هەش کاتێکەر بۆنیەکە بێ ئێمە یادیەکەینەوە بە شانازیەوە بۆ نمونە نەورۆز جلی کوردی ئاڵا ڕاپەڕین ئەنفال هەڵەبجا کە ئەوانە بەس ئەبێ ئاگامان لێ خاڵ بێ بەڕاستی دوور لەو وێنانی کە تعبیر لە کوشتن و بڕین و ئەوانە ئەکا کە کاریگەری دەرونی خراپ نەخاتە سەر قوتابیەکان بەڵام ئەرچی ئێمەیە بەڕاستی کە هەستی نیشتیمان پەروەری لە قوتابیەکانە بچێرین و کە نیشتیمان و وڵاتەکەی خۆیان خۆش بوێت خاڵێکی تر ئەو کەلوپەلانی کە وەکو باسم کە تەن لەم ڕاڕەوەیە دامانە ئەو کەلوپەلانی کە بۆ گوڵڕواندن ئەوانە داماناو هەموو گوڵ و سوراحی و منچەڵ و ئەوانە گوڵیان ڕاوە ژوورێکی کەمان هەیە ژووری ڕاگەیاندن ئەم ژوورە کورسی و مێژ و کامێرە و مایک و هەموو شتێکی تایە ئەگەر قوتابیەکان بۆ نمونە ئەمڕۆ دارەکانیان ڕوان دیان دارەکانیان ئەودا یەشێ لە قوتابیەکان ئەبێ بە پێشکەشکارێکێکە ئەبێ بە وێنەگر ئەلێرە هەم ئەم کارە تۆمارەکەین هەم قوتابیەکان ترس و شەرمیشان نامێنێت لە ڕاگەاندنە بەداخۆ ئێستا زۆربەی ئەو جیلی ئێمە و پێش ئێمە ئەوەنە لە قوتابخانە و لە پۆلاپیان وتین یان لە ماڵەوە یان لە خێزانەکاندا تۆ بێدەنگ بە تۆ قسەمەکە تۆ وسکوت بە تۆ مناڵی تۆ جارێ گەور ینی زۆر لەم بابەتانیان پێوتوین بەڕاستی بۆی کە ئەمە نەمێنێتەوە ماداوە لێرە لە ژووری ڕاگەاندنە ئەو کێشەیە هەل بکەین و لە داهاتوودا کەسێکی چاوکرا و ئەوە لێ دەرچێت ئەمە جگە لەوەی کە هەر لەو ژوورەدا ڤیدۆی پەروەردەی وەتەندروستی وەژینگەی نمایشەکەین بۆ قوتابیەکان پیشانیان ئەدەین ڕانەهێنین و سەرنجیان ڕائکێشین کە ئەوانە سوودی لێ وەربگرن خاڵیشی تر هەر لە ڕێگای ژووری ڕاگەاندنەوە ئەفلام کارتۆنی ئەو ئەفلام کارتۆنانی کە پەروەردەی و جوانن هەندێک جار ئەفلام کارتۆنیان پیشانین لە ڕێگای ئەفلام کارتۆنیەوە سرنجیان بۆ ڕاکێشین بۆ کارێکی جوان کارێکی باش یان چیرۆک و هەنداوەکان هەر لەو ژووری ڕاگەاندنەدا کاری لەسەرەکەی ئەمە بە کورتی تەمان باسی ئەەکەم ژوورێکی ترمان هەیە سەنتەری ڕووداوەکان سەنتەری ڕووداوەکان ئەم ژوورە هەم بۆ هۆشیاری و هەم ئەوی کە هۆشیار بن و قوتابیەکان بەرامبەر بەم پیشانە و هەم ئەو کە لە داهاتوودا ئەم پۆشاکانە ئەپۆشن و هەم کارکردنیش پیرۆزە سەنتەری ڕووداوەکان پۆشاکەکانی تایە پۆشاکی پزیشکی و کارمەندانی بڵین تەندروستی پۆشاکی دادگا پۆلیسی هاتوچۆ پۆشاک و کەلوبەری ئاگرکوژێنەوە ئیتر پۆشاکی شیە پۆشاکی وەزارەتی ناوخۆ هی کۆمیسیۆن هی ژینگە پارێزی پێشمەرگەشان و گەری وەرزش و ڕاگەاندن و کارەبا و تا دوایی ئەم پۆشاکانە ئێمە جیاوازی ناکەین لە بەرکردنی پۆشاکەکان لەگەڵ قوتابیەکاندا هەموو پۆشاکەکان پیرۆزن ئەتوانن هەر خوێندنیان تەواوکە لە هەر بوارێکە بوارەکان کار بکەن هەم لە پۆشاکێکی ژینگە پارێزی تا هی دکتۆر و پارێزەر و ئەمانە جیاوازی ناکەین ئێمە لە ڕاستی وەتیان ناگەنین کامیان گرنگتر بیان ئەوە بێ لە ڕاستی شەهر وایە هەمویان پیرۆزن چۆنی کاریان لەگەڵەکەی بۆ من پۆشاکی پزیشکی ئەم قوتابیانان پۆشاکانە لەبەرەکەن ئەگەر قوتابیەک مار پێوەی بە دوو پشک پێوەی بە بۆ ئەمەش بە هەمان شێوە جا پێویستمان بە پزیشکایە خۆشبەختانەی سا قوتابیێکی خۆمان بۆتەوە لە بەشی تەندروستی وەرگیراوەتەوە ئەو قوتابیەکان فێرەکات کە قوتابیەک مار پێوی بە دوو پشک پێوی بە و لە قوتابخانە لوتی ببژێت بکەوێ شوێنێکی برینار ببێ فریاکەوتی تەندروستی خێرات چی بۆ بکەین ئێمە بەڕاستی ئاوا کاری لەگەڵەکەین خاڵیشی کە هەلێرەیەکە ئیشی لەسەرەکەین بەڕاستی کە ئەمە زۆر گرنگە ئەو قوتابیانەی کە لە گوندەکانان و قوتابخانەی گوندەکان بەڕاستی ئیشی لەسەرکەن نەخۆشی هاوبەشەکانە لە بینی ئاژەڵ و مرۆڤ کە ئێمە قوتابیمان هەیە تووشێم حاڵەتە بۆ بۆنێ ئەو مۆڵەتی وەرگتووە ئامادە نەبوو لە قوتابخانە ئەبێ قوتابیانە ئاژەڵیان هەیە باڵندەیان هەیە لە ماڵەوە ئەبێ هۆشیاری ئەویان بدرێتێ کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەو نەخۆشیانەدا لە ماڵەوە ڕاستەوخۆ و نەخۆشیانە ناڕاستەوخۆ گوازێتەوە لە ڕێگەی خواردنەوەکو شیر و هێلکە و بڵم شیر و گۆشت و ئەوانە و نەخۆشەکان بیرۆ و گەڕ و نازانم
هەمەی ماتا و ئەمانە ئەبێ ئاگادار بن و هۆشیاری تەوایان بدرێتێ بۆ ئەمەیان پزیشکی ڤێتەنەری بانگێش دەکەین ئەو ڕێنماییمانەکات ئەو هاوکاریمانەکە کە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەو ئاژەڵانەیە لەگەڵ ئەو باڵندانەیە ئەمە پۆشاکەکان پۆشاکی دادگا بەڕاستی من ئەگەر هەڵە نەبم 2010 بۆ 19 بوو کاک حاکم ڕزگارم داوت کرد بۆ قوتابخانەکەمان سەردانی کردین ئەو تێی گەیاندین بەداخەوە ئێستا ڕۆژانە هەموو تا شاهیدی ئەوە دەدەن دوان لەوێ کوژداسیان لەوێ کوژدا چوار لەوێ کوژدا ئەم ئەوی کوشت ئەم ئەوی بەڕاستی ئێمە بێ لە قوتابخانەکانەوە لە پەروەردە چارەسەری ئەمە بکەین بوونی کێشە زۆر ئاساییە ئێستا من دوو پیاوی بەڕێز مەناسی دوو کەس بوون حاجیش بوون بۆ ماوەی 10 ساڵ کێشیان هەبوو پێکەوە چون بۆ دادگا و ئەهاتنەوە پێشکەوە لە ماڵی شەو بوون کێشەشیان هەبوو بەڵام ڕەتفعلی خراپیان نائەنا بەرامبەر بەیەکتری ناکرد بۆ مەش ئێمە حاکم ڕزگارمان کە داوت کرد ئەو ئێمەش و قوتابیەکانیشی تێگەیان کە بوونی کێشە زۆر ئاساییە بەس ئەوەی کە نائاساییە لە ڕاستیە ئەوەیە چۆن ئەم کێشەیە یەکلا ئەکەینەوە ئێمە نابێ بە حیاتی پەنابەرینە بەرتوند و تیشی بەداخەوە ینی چی بکەین کە ئەم تووڕەبوونی ئێمە ئەگەر نەڵم گشتی بە زۆر بەمانتیامانە هەیە لەسەر فولایەتێک و لەسەر نازانم هۆڕینێک و لەسەر دەستشکاندنەوەیەک پەنابێتە بەردەمانچەکە و خزمە کەسەکەت هاوڕێکە کوشەکەت براکەت کوشی بەڕاستی من لەو ئیشی لەسەرەکەم ئیشی زۆر وردی لەسەرەکەم کە زۆر گرنگکە ئێمە سوود لەم کەسانە وەربگرین و بێنە قوتابخانەکان و ڕێنماییمان بکەن ئامۆژگاریمان بکەن و ڕامان بێنن لەسەرەوە خاڵیشی تر پۆلیسی هاتوچۆ لەوێنەکانی شاپیشانی درا ئێمە ئەم قوتابیانە لە گۆڕپانەکە هێڵکاریمان کێشاوە کە پۆلیس چەند قوتابیەک پۆلیسی دەبنە پۆلیسی هاتوچۆ چەندانێک دەبنەوە پیادە چەندانێک دەبن بە شۆفێر چۆن قوتابیە دوانیش خاوەن پێداویستی تایبەتە بن چۆن ئەمە لە شوێنێکی گشتیە یان لە ماڵە یان لە گەڕەکە یان لە کۆڵان لە هەر شوێنەکە بن چۆن ئەمانە ڕێز لە یەکتری بگرن یعنی بەڕاستی زۆر گرنگە چی کاتی پەڕینەوەیە ئەبێ ئەو کەسانە بپەڕێنەوە کە چ کاتی ڕۆشتنە بێ شۆفێرەکان بڕۆن و چۆن ئێمە ڕێز لە کارمەندانی هاتوچۆ بگرین ئەمە زۆر گرنگە ئێمە ئیشی وردمان ژوورەدا تێمە ئیشی وردمان تیا کردووە بەڕاستی قوتابیەکان ڕائهێنین چۆن ئامێری ئاگر کوژێنەوە بەکاربێنەوە چۆن ئاگر بکوژێنەوە چەندێکە ئەمە بە وردی ئیشماتیا کردو بە عملی ژانی بۆ نمونە ئاگرمان کردوەوە کە قوتابیەکان چۆن ئەیکوژێنەوە جگەن لە ئاگر پێم وابێ من تا ئێستا خۆم نمبینیوە ئەگەر هەڵە نەبم نازانم یان هیچ شوێنێک نمبینیوە و تەنانەت لە عسکەری شابینیم کە ئاگرێکەکەن و بازی بەسەرا هەڵدەدەن بەس بینم نەبینیوە دووکەڵ من لەگەڵ کۆمپانیا کارڕێکەوتم دووکەڵی دەستکردم هێنایە ناو قوتابخانەکە چونکە کاتێکە ئاگرێکرێتەوە ئاگرێکوێتەوە لە بینایەکە ئەبێتەوە دروستبوونی دووکەڵ باشە لە ڕووی زانستیەوە چۆن ئێمە خۆمان ڕزگارکەین لەم دووکەڵە ئەمە زۆر گرنگی ئیشی تیا بکەین کە من باشم تیا کردو دوای هەر بە ڕێزێکیش حەزی کرد ئەتوانین لیکی بەرنامە ئەو وینەی بۆ بنێرین ئەو زانیاریانیان بە هەر شێوەیەک ویستی لە خزمەتیا ئەبین ئیشی وردمان تیا کردووە شێوە ئیشی وردمان لەسەر کردەوە پۆشاکانی کە باسم کرد وەکو شێف و وەزارەتی ناوخۆ و کۆمیسیۆن و جینکە پارێزی و ئەوانی کرد خاڵیش ترمان ئیشی وردمان تیا کردووە و ئیشێکی زۆر گرنگمان تیا کردووە خێزانەکانن بەڕاستی تۆ ئەگەر بتەوێت سەرکەوتوبی ئەبێ خێزانەکان لەگەڵ تابن ئێمە هەتا پەیوەندیەکە پتەوتر نەبێت لەگەڵ پەیوەندیەکەمان پتە نەبێت لەگەڵ خێزانەکانە ناتوانین ئێمە ئەو ئاماژەی کە هەمانە بهێنینەتی بۆ ئەمەش هەموو ئەو کارانە زۆر بە وردی بە کردار خێزانەکان بانگیشتی قوتابخانە ئەکەین ئێمە قوتابیەکان چۆن دانیانەشتۆن لە قوتابخانە خێزانەکان لە پشتەوە سیریان ئەکەن مامۆستا ئاوا ڕێنماییانەکەن قوتابیەکان چۆن پۆشاک لەبەرەکەن چۆن دانیان بە باڵندەکان چۆن سەعیەکەن چۆن کۆشیشەکەن چۆن پێڵاوەکانیان ئەگۆڕن هەموو ئەم کارانە ئێمە بە وردی لە بەرچاوی خێزانەکان دووبارەی ئەکەینەوە یعنی مەبەست بە ئەوە بڵێم کۆبوونەوەیشی تەقلیدی ناکەین وەکو ئەو لە ناچاریان بێ ناحەقی منە واوڕانە نەگرم کە باسی مادە و کەم و کورتەکان ئەکەن بۆ خێزانەکان یعنی دەستەکان دەستی کارژێری قوتابخانە قسە دای بابان و ئەوان کات و ئەوان گوێ ئەگرن ئێمە بە عەمەلی حەزەکەین ئەو کارانە ببینن و چۆن وانەکان ئەوترێتەوە خێزانەکانە چنە ژوورەوە و چۆن ئێمە مامەڵی پەروەردەیان لەگەڵەکەین هەموو بەکردار ڕۆژێ دوو ڕۆژ خێزانانە بێن لەگەڵمان نابن خاڵێکی تر لەگەڵ خێزانەکانە ئێمە کاری لەسەر دەکەین دەفتەری پەیوەندیە هەر قوتابیەک دەفتەری پەیوەندی خۆی هەیە مامۆستا هەر تێبینیەکە سەرنجێکی لەسەر ئەم قوتابیە هەبێ لەم دەفتەرەیە ئەینووسێ بۆ خێزانەکان جوابمانێنەوە بەردەوام ئەم دەفتەرە لە بینی خێزان و قوتابخانەیە هەیە مامۆستاکانە هەیە بەردەوام بە دوواداچوون تاکو ئاسی زانستی و پەروەردەیی
قوتابیەکە بەرەو پێشەوە بچێت وا خێزانێکیش ئەگەر گرفتێکی هەبوو لە نووسین و شتا دەتوانن ژمارەی مامۆستاکانیان لەلایە دەتوانن تەلەفۆن بکەن بەڕاستی ئەو دیداری گەشەیەکی ئێستا بەداخۆ من ئەوەی کە هەستی پێ دەکەم دەکرێت بە شێوازێکەکەم بڵین ئەگەر قوتابیەکە و داژیان باوشیان کەس بە خێوکاری قوتابیەکە لەگەڵ مامۆستاکەدا ئەنیشن مامۆستاکە ئەڵێت ئەم قوتابیە گوێ ناگرێت عجوولی ئەکات بۆ نمونە کۆشش ناکات ئیتریان نازانم هەموو تۆمەتەکان لە بەرچاو خێزانەکەیە بڵین بە خێوکاری قوتابیەکە ئەبەخشێت و خاتە پاڵ مناڵەکە بەڕاستی ئەمە کارێکی دروست نییە ئێمە بۆ ئەمە بیرمالەوە کردوێتەوە کە هەرچێکیان لەسەر مێزێکی خڕدا ئەنیشێ نەسێکیان وەک مامۆستاکە لەگەڵ قوتابیەکە بێ لە گروپێکا بن و خێزانەکە لە دەرەوە بێ بۆ جارێک ئەوەی یەکەمیان کردەوە باسمان کرد کاتێککە تۆڵی مناڵە عجوولە ئەمانە هەندێک لە خێزانەکان ئەو هۆشیاریان نییە کاتێککە ئەگەڕێنەوە ماڵەوە لە ماڵەوە ئەیاتەوە بە چاوی مناڵەکەی خۆیان مامۆستا چاکی ناسیتی مامۆستا وای پێوتی بەخوا تۆ زۆر خراپ و زانستی تازە جەخت لەوە کاتۆ نابێ ئەم شێوازە پەیڕەو بکرێ بۆ ئەمە ئێمە هین پاش کۆمەڵی خاڵی باشی ئیجابی بۆ قوتابیەک بۆ بڵین قوتابیەکە و بە خێوکاری قوتابیەکە باسەکەین دواتر یین قوتابیەکە ڕائەکێشی لەگەڵ خۆمانە ئەوەی یەکەمیان قوتابیەکە تایدا ژێڕایەڵ بوو ئەمەیان هەوڵی قوتابیەکە بەرپرسیارکەین لەو کەم و کورتیانەی کە لە خۆیان هەیەی بەرپرسیار بێتەوەی کە چۆن چارەسەری بکەین بۆ نمونە قوتابیەکە ئەڵێ گوێڕان ناگرێت بۆ کارەکەی چییە پێ بچین ئەگەر تۆ بیتە پێشەوە لە پێشەوە داد بنین باشتی ئەگەی ئەڵێ بەڵێ باشتی ئەگەم ئەو کاتە کێت لە پێشەوەدا ئەنین بینەوە ناکاتۆ سێری هاوڕێکی بکە چی خۆی بڕیاری داوە خۆی بەشدار لەوەی کە ئەو بەرپرس ئەو بە کورتی بۆتان باز بکەم بەڕاستی کە ئیشمان تیا کردووە باشکراوە ئەم کارە و هەموو کارەکانی بڵێن ئێمە یەکتیم کارەکەن ئەگەر من لە بیرم چوو بێ مامۆستاکانمان هەموو بێتیم کارەکەن مامۆستاکان سەرپەرشتی ئەمانە ئەکەن شتێکماندا ناوە بڵین ئین بە خێزانەکان ئەگەر قوتابیەکان بزانین کە کورتی چیان هەیە لە ماڵەوە زۆر سێری تەلەڤیزۆنەکە سێری ئایپادەکە یاریەکان مامەڵێکی ناتن درستەکات بۆی کە لەو خشتەیە خێزانەکان بۆمان دیاری بکەن و ئێمە هاوکاریان بین لە ماڵیشەوە ئەو شتانە باش بێت ماوەساکە قسەکان خۆشە ببوو بەڵام کاتەکەمان تقریبا واخەریکەکەەوە دەبێ ئەگەر چەند خەڵکێکی ترتاکە بێشم بەشی سەرنج و پرسیاری ئاوادە بە کورتی دووسێ دقەیتر بە کورتی یەکەم وتەوە بەڕاستی زۆرن ینی ناکرێت پرۆگرامێکی 6 ساڵی خوێندن و ئەوانە لە بەرنامەکار خۆشە سەرەتا باسجا خاڵێکی تر کە کارەکانی کارگوزارە بەڕاستی کارەکانی کارگوزارمان ڕێخستەوە زۆر گرنگە چونکە تەندروستی قوتابخانەکە بەندە بە کارەکانی کارگوزارەوە ئێمە ئارمانێکمان بۆ کارگوزار دابین کردووە دوو جۆر کەلوپەل یان یەک دوو جۆرەکە چێڕەنگەکانیان چاوازە جۆرێکیان مامۆستا کارگوزار قوتابی کارژێری قوتابخانە دەتوانن بەکاری بێنن جۆرێکی تریشان تەنیا کارگوزار ئەتوانێت بەکاری بێنە بۆ ئەمەش ئێمە مامۆسایکی زانکۆ لە شاری هەولێرەوە بە سوپاسەوە هات سەردانی کردین ئەو تێگەیاندین کە چی مادێک بەکاربێنین ئەو مادانە هەم تەندروستی کارگوزارەکەمان گرنگە لە ڕاستیە و هەم بۆ تەندروستی قوتابیەکان و مامۆستاکان تێگرنگە چی موادێک بەکاربێنین موادەکان چۆن تێکەڵاو بکرێ کاتێک کە تەوالێتەکان خاوێنەکرێتەوە لە چۆ دەست پێ بکەین لە چۆ کۆتایی پێبێنین و قوتابخانەکە جارێکە خاوێنەکەینەوە زۆر گرنگە بەڕاستی لە چۆ دەست پێکەوە لە چۆ کۆتایی پێهێنی ئەمە زۆر گرنگە ئیشی ورد و جدیمان لەسەر کردووە لەسەر ڕێنمایی ئەو مامۆستا بەڕێزی کە بە خۆشحاڵی و لەوێ هات هاوکاری کردین لە ڕاستیدا قوتابخانەکە خۆشبەختانە ئێستا ئێمە پێشەوەی کە ئەم بەرنامەشانە بکەین شتێکە بوو لە ناوناوەندەکانی خوێندندا دامەوە کە قوتابیەک لە لادەکانەوە چۆ شارەکانەوە بەداخۆیان وت ئەمە لە لادی هاتووە ینی بڵێ باش فێر نەکراوە یان باش هەولی لەگەڵان نەدراوکە ئەمەش کە دوور و درێژە ڕەنگە لێرە دەرفەت نەبێ هۆکارەکانی چین بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە کارێکمان کردووە ئەو باوەڕەمان گێڕاوەتەوە بۆ قوتابخانەی گوندەکانیش ئەتوانین کار بکەین هەمومان و هەمووشمان پێکەوە جوانی بەڕاستی من قەت ناچمە سەر بخاڵە نەرێنی و جیاوازی و شتەکان بە ئاهلی و حکومی و هەموویەوە و قوتابخانەکەش بەهی هەموو لایەکی ئەزانم هەر کەسێ پێی خۆش بێ لە خزمەتیان ئێستا لەو ڕوانگەیەوە 5 قوتابیمان لە 3 خێزانی جیاوازە و لە شاری سلێمانی ویان لە قوتابخانەکەی ئێمە دەخوێنن بەڕاستی ئەمە زۆر ئێمەی دڵخۆش کردووە و دوو خێزان لە ماوەی و کارکردنەمان توانیمانە دوو خێزان قەنەعەت پێ بکەین و قەنەعەتیان بە بەرنامە و پرۆگرامەکانی ئێمە هەبێ هاتوونەتەوە ناو دیەکەمان و دیەکەیان ئاوەدان کردوێتەوە لە ڕاستیدا ئەمە لە ڕووی زانستیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە هەموو ڕووەکانی ترەوە خۆشبەختانە
ئەنجامێکی باشی یاوە بەدەستەوە. من زیاتر کاتان ناگرم شکێتەوە ڕشتەکان بەڕاستی زۆر وردن و زۆریشن حەزەکەم لە خزمەتانە بم چی پرسیاری شتێکشتان هەبێت. سوپاس بۆ کاتی کە گوێتان لێگرتم چاوتان ماچەکەم کوردیکیشە بێ ڕەنگە شێواسی دەربڕینی خۆما بێ و لە خزمەتانە. دەستەکانت خۆش مامۆستا قسەکانت تێر نابین بەڕاستی نمونەیەکی زۆر زۆر سەرکەوتوو ئەزمونێکی زۆر باش کە زۆر بە ئاسانیش دەتوانرێت بگوازرێتەوە بۆ شوێنەکانی تر و مەبەستیمەش ئەوە بوو کە لە نزیکەوە گوێ لە هەنگاوە عملیەکان و کرداریەکانی جەنابتان بگرین ئەو ئەزمونە سەرکەوتووە هەوڵ بدەین بیگوازینەوە بۆ شوێنەکانی تر بۆ باخچە و قوتابخانەکانی هەم گوندەکان هەم ئەوانی دەوروبەر هەم تەنانەت هەندێک لەو بیرۆکانە لەناو شار و بەڕای من لەناو زانکۆکانیش دەکرێت جێ بکرێتەوە بەڕاستی نەکەرتەنە تەنها لە قوتابخانەیە چێ بنەڕەتی. ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە دەزانم زۆر زۆریش ماوە باسی بکەین بەڵام گوتمان دەبێت لە شوێنێک دەست پێ بکەین بەڕاستی جگە لەو دەستخۆشیانەی هاتوون لە کۆمنت و لە شتەکان زۆر دەستخۆشی هاتوو بەڕاستی بیرۆکەکان یەک لە یەک نایەبترن هەمووشیان جێگای دەستخۆشین. بەڕێزێک پرسیاری کردووە قوتابخانەکە حکومیان تایبەتە بە دڵنیاییەوە حکومیە و لە چکە لە گوندێکە لە دەیەکە دەی یاڵانکۆز بەڵام سەر بە پەروەردەی دوکانەوە نیە مامۆستا زۆر باشە. ئێستا ئەوانە دەستیان بەرز کردێتەوە هەوڵ دەدەین ئەوانە هەڵبژێرین بەڵام تکایە یارمەتی یەکتر بدەن با زۆرترین کەس بەشداری بکە ئەگەر سەرنجێکیان پرسیارێکت هەیە یەکسەر بڕۆ سەر پرسیار و سەرنجەکە و دەستت خۆش بێت. لای من چۆن دەرچووە بەوانە هەڵدەبژێرم مامۆستا دنیا محەممەد مامۆستا دنیا فەرموو دنیا محەممەد مامۆستا فەرموو مایکەکەت بکە و دەست پێ بکە. ئەو کاتتان باشتر مامۆستا دەستان خۆش بێ کارێکی جوانە من بەخۆم ڕاهێنەرم لە پەروەردەی هەولێرم تەبعاً ئەوەی کە من ئێستا تێبینیم کردووە مامۆستای بەڕێز باسی قوتابخانەکەی خۆی کرد دەستی خۆش بێ نمونەیان زۆر بێ کارەکانیان پیرۆزەکە کردویانە ئەوەی کە ئێستا گرنگە من باسی لێ ئەەکەم ئەوەیە کاری مرۆڤدۆستی و ژینگە دۆستی کارێکی جوانە ئێمە کتێبێکمان هەیە پێ وترێ کارامەی و بەها کۆمەڵایەتیەکان ئەم کارامەی و بەها کۆمەڵایەتیانە بەداخەوە لە قوتابخانە حکومیەکان کە هەمانە مامۆستا زۆر بە جوانی باسی کرد کە هەمووی خستۆتە شێوەی کارەکی و کردداری ئەگەر ئێمە هەموو قوتابخانەکان هاوشێوەی مامۆستای بەڕێز ئەو کتێبە بەکار بێنن کتێبی کارامەی و بەها کۆمەڵایەتیەکان کە لە بازنەی 1 و 2 هەمانە مامۆستایانی بەڕێز ئەگەر لەم کۆبوونەوەیان لەم دانیشتنیان هیوادارم هاوشێوەی مامۆستاعەتا ئێوەش هاوشێوەی ئەو کارانە بکەن ئەم کارامەیەکەی بە هاو کارامەیانە بکەنە کردداری ڕاست بەڵێ کارامەیەکان خۆی بوارە کردارێکەتی ئەو بەها کۆمەڵایەتیانی هەمانە بیکەن بەو کردداری کە ئێستا مامۆستاعەتا باسی لێ کرد دەستەکانی خۆش بێ بەس یەک خاڵ هەیە مامۆستای بەڕێز وتی دەرفەت و ئەلەنکارەکان ئەمەی کە باسی کرد طبعاً بینیمان الحەمدولله هەمووی دەرفەت بوو هەمووی شتی جوان بوو طبعاً بە خۆڕایش نەگەشت و ئەلەنکاریشی زۆر هاتوتە پێشی هەتا گەشتوتە ئەو خاڵی کە ئەو باسی لێ کرد بەڵام دیارە کە ئەو دەوروبەرەکەی زۆر یارمەتی دەرن لە هەمووشی گرنگتر قوتابخانەکەیە دەوروبەرەکەی خۆیەتی ئەمە کە هەمویان چێزانن ئەرک و بەرپرسیارەتی و مافەکانی خۆیان ئەزانن ئەمانە زۆر گرنگن خاڵێکیش لە هەمووی گرنگتر ئەوەیە بۆ ئەوەی تۆ پاداشتی قوتابیەکانی خۆت بکەیت هیوادارین ئەو قوتابیانی خۆت کە ئەو کارانە ئەکەن و ئەم ڕسمانەی بەڕێستان ئێستا عەرزێکەن لەبەرەوە هەر عەرزیکەن لەسەر دیوارەکان کە خۆیان ئەبیننەوە چەند خۆیان ببیننەوە ئەوە ئەبێتە پاداشتێک بۆ ئەوان زۆر سوپاس دەستان خۆش بێت. دەست خۆش مامۆستا دنیا زۆر سوپاس لە هەولێرەوە ڕاهێنەر مامۆستا دنیا محەممەد لەگەڵمان بوو. مامۆستا سیپل مشیر فەرموو هاوکارم بە لە پرسیارەکانم باشە زۆر باشە بەڵێ سیپل خان هیوادارم هەموولایەکان زۆر باش و تەندروست بن زۆر دەستخۆشی کە مامۆستایندادیان و سپاس بۆ ئەوەی کە مامۆستایەک لەو شێوازە سەرکەوتووە بە ئێمە ناساند و بەو شێوازە باسی ئیش و کارەکانیان کرد ئێمە لە دەروونزانیدا ڕێک ئەو خاڵانە کە مامۆستا و توێتی زۆربیان ئێمە خوێندیتمان و هەوڵش ئەدەین ئێمە هەمیشە لە نێو پۆلەکانی خوێندن لە کلاسە لەگەڵ هاوپۆلەکانمان لەگەڵ مامۆستاکانمان مناقشەی ئەوەکەین بۆچی ئێمە کە ئەیخوێنین و ئەو توێژنەوانە ئەخوێنینەوە بۆچی لێرە لە کوردستان لە قوتابخانە حکومیەکان زۆر
هەرێ جێبەجێ ناکرێت بالضبط. بەڵام لێرە پرسیارێکم هەیە با زۆر درێژەی پێنەدەم. پرسیارەکەی منیش ئەوەی مامۆستا عەتاچی کردووە بۆ ئەوەی کەوا قوتابیەکان لە ڕووی دەرونیەوە هوشیار بن و لە ڕووی دەرونیەوە بە تەندروستی بمێننەوە. باسی تەندروستی جەستەی کرد، بەڵام هیوادارین کەوا باس لە تەندروستی دەرونیش بکرێت لەبەرەوەی ئێمە نەخۆشیەکمان هەیە بەناو سایکۆسۆماتیک کە هەیە نەخۆشی دەرونی ئەبێتە هۆی نەخۆشی جەستەی، هەشە نەخۆشی جەستەی ئەبێتە هۆی نەخۆشی دەرونی. زۆر سپاس. دەست خۆش مامۆستا سیپەل، زۆر سپاس. مامۆستا عەتا دەتەوێت وەڵام بدەیەوە؟ ژان ئەو پرسیارەی مامۆستا سیپەل کە لە ڕووی دەرونیەوە چی کراوە؟ وڵا کار دکتۆر هەر خۆی کە ئەو کارانی کە ئەیبینی هەمووی پڕ لە یاری، پڕ لە هۆنداوە، پڕ لە چیرۆک، هەموو ئەو کارانی کە ئەیبینی بڕواتە بێسا هەر لەم هاوینە دەورەمان کردو تۆ قوتابیەکان هەمی لە قوتابخانە ئامادەن. ینی کارێکمان کردووە گرنگترین خاڵ کە لە لای ئێمە ئەو پەیوەندی نێوان قوتابی بۆ قوتابیەکان و پەیوەندی نێوان مامۆستا و قوتابیە ئەوە زۆر گرنگەکە ئیشی وردمان کردو پێشوازی بەیانیانی مامۆستاکان و کە دەستی کارگێڕی لە قوتابیەکان و کە داخڵی ناو قوتابخانە ئەبن بەیانیان بە جانتاکێ و بە یاریکردنەوە داخڵ ئەبن زۆر گرنگیمانداوە بۆ بوارانە. ینی بەڕاستی ئەوەی کە خاڵی گرنگە ئیشمان لەسەر کردو ژینگەیەکی وامان ڕەخساندووە کە دڵخۆش بن بەبوونیان لە قوتابخانەدا. هەموو کارانی کە باسم کرد بە وردی لەسەر ئەوەیە لە ڕاستیدا، بەسەر ڕەنگە وەکو باسم کرد دەرفەت نەبێ وردەکارەکان هەمووی باس بکەین. دەست چاوت خۆش کە ڕەچاوکردنی لایەنی دەرونی منداڵ شێوەیە کە حەزی لەو مەکتەب بێ، حەزی لە قوتابخانە بێ. ئێمە لە شارە گەورەکان بە تایبەتی لە قوتابخانە حکوومیەکان بە تایبەتی تر، لە منطقە ملی و شعبیەکان بە تایبەتی تر کە منداڵ لە قوتابخانە تەواو دەبێ بەڕاکردن دێتە دەرێ و هەتا مستەڵەحەکە لە هەولێر پێی دەڵێن بەربوون، یان دەڵێن منداڵ بەربوون کە ئەنەهو لە سجن کراوە، یعنی وەکو زیندانێک سیر دەکرێت. ئەگەر ئەوە وەکو کلتوری لێ هاتووە قوتابخانە وەکو زیندان سیر کراوە، زیندانی منداڵەکان. بۆیە کە دێنە دەرێ هەمووی بە هاتوو هاوار و بەڕاکردن کەنەهو ئەو 4 ساعاتەی کە لە ناو قوتابخانە بۆ وەکو وەیە لە سجن بوو بێ. بەڕاستی دەست خۆش بێ، زۆر سپاس. بەڕێزێک دەستی بەرز کردێتەوە بەس ناوی دەرنەچووە، ناوی جیهازەکەی گالاکسیە، گالاکسی A50 ئەگەر ببورن ناوەکەوا دەرچووە. فەرموو. ئێوارە باش مامۆستا ئیمداد، من مامۆستا جەزام. دەستچاو مامۆستا جەزا لە سلێمانیەوە بەسەرچاو. دەست و چاو خۆش بێ و سپاسی مامۆستای بەڕێزەکەم بۆ ماندوو نەبوونی و نمونەی زۆر بێ. کارێکی جوانی کردووە لەگەڵ دەستەی کارجێڕی و مامۆستایان و کارگوزاری و هیوای سەرکەوتنی زیاتری بۆ خوازی. بەڵام من 12 دقەیەک ڕۆشت بوو هاتمەی نەکەوت چکە کێشەیەکەمە بوو داخڵ بوو. حەزمە کرد بم زانیا ژمارەی قوتابیانی چەند. ئەمە یەک قوتابخانەکە ڕێنمایی کاری هەیە، ئەمە دوو دەوری هاوڕێ ڕەخنەگرت چی بۆ ئەمە سێ. ئایا خۆی زانێ کاڵسەنگانی دەرەکشەکەی بۆ کراوە لە بواری فێربوون و فێرکردنا لەو ستانداردانە چەندی چواری هێنا و دەست چاوتا خۆش بێ. دەست خۆش، زۆر سپاس. مامۆستا پرسیارەکانی دیارە؟ وەڵاهی هاوکاریم کە لە پرسیارەکانە ژمارەی قوتابیەکانت چەندە مامۆستا؟ ژمارەی قوتابیەکانمان 24 قوتابیمان هەیە. بەڵێ قوتابخانەی حکوومیە بازنە 1 و 2مان هەیە بنەڕەتیە. بەڵێ حکومیە. بەڵێ ڕۆڵی هاوڕێی ڕەخنەگر سەردانیان کردوون، ڕۆڵیان چی بووە؟ وەڵاهی لە ڕاستیدا ئەو بەڕێزەی کێش ناوەکەیم لە 21ەم جار پەیوەندی کرد دەستی خۆش بێت. مامۆستا دنیا بوو، مامۆستا دنیا ئەوش باسی ئالەنگاری و هینەکانی کێ بەڕاستی بەس من هەر بۆ خۆم کە کار ئەەکەم زۆر حەز ناکەم ئەو خاڵە نەرێنیانە و ئەوانەی کێتە تووشمان ئەبێت زۆر ئەوانە زەخکەمەوە، زۆر ئەوانە ئەجینە لە ڕاستیدا کار دکتۆر فەرشی سوورمان بۆ ڕانەخراوە ڕەنگە خۆتەندێ کێشە ئاکرداربی فەرشی سوورمان بۆ ڕانەخراوە و برجی تایبەتمان بۆ تەرخان نەکراوە. ئەمانە بڕواتە بێ من دوانی ڕوانیشە لە قوتابخانە ئامادەم و شویش لە قوتابخانە زۆربەی کات ئامادەم. تەنانەت کارگەشت بۆ ئەوەی کە ئەم ساڵ دایکم لەسەر بەرماڵ دوعایەکەی خۆیان لە مدیری لات بەرن. ئەوە نە پێوەی ماندوم، ئەوە نە پێوەی خەریکم. بەڵام لە ڕاستیدا ئەگەر نازانم ئەگەر هین ببێت ئێستا بۆ نمونە ئەم ساڵ ئەو باسی هەڵسەنگاندنی کرد، ئێستا ئەنجامی هەڵسەنگاندنەکەمان وەرنەگرتوەوەی کە ئەم بەڕێزی هەڵبژام هی 2 ساڵی پێشوو 4 بۆ ئاستی 4 هەر ئێستا ساڵی 4 بەس وردەکاریەکان کاڵێ لە بەشی فێربوون و فێرکردنا چەندیان 4. ینی یەکێ لەو ئالنگاریانی کە ئێستا ئەم ساڵ تووشمان بوو بەداخەوە، یانێکێ لەو گرفتانەی کە ئێمە تووشمان بوو بەبێ ئەوەی بێنە قوتابخانەکەمان سەردارمانکەن. هەرچەند ئێستا ڕەنگە حەزم نەکردا باسی کەم، بەس ئەو پرسیارەکان مەجبورم جوابی بمەوە. بەبێ ئەوەی کە سەردانی قوتابخانەکەمان بکەن
جەماعەتی لیژنەی پارێزگا لە سلێمانیەوە نمرەکەی منیان دابەزاندووە بەبێ ئەوەی کە بێن یعنی بە بەڵگە و بە مستەمسەک و هەموویمان قسۆتە ڕوو یعنی زۆر جار گرفتمان بۆ دروستە بێ کێشەمان بۆ دروستە بێ لە ڕاستیدا هەرچەندە من زۆر حەز ناکەم بۆ حاڵانە بخەمە ڕوو بەس بەداخەوە مەواقعەکەی کە تیایین بۆی کە کەسێک واتێ نەگات ئێمە پاڵپشتیەکرین بۆی قوتابخانەکە وایە نا بەعکسەوە ئەوە کۆڵنەدان و پشودرێژی خۆمانەوە چاوەڕێی دەستخۆشی و ئەوە ناکەین لە کەسێک ماکاتیان نەماکات ئێمە هەر بەردەوامین لە ڕاستیە کە بۆ ماوەی هەر ساڵێک خەریکین دەست خۆش بێ دەست خۆش پرسیارێک لە فەیسبوک بۆمان هاتووە لەگەڵمانن دوو پرسیاریان هەیە دەڵێ ئایا ئەنجامی هەڵسەنگاندنی دەرەچی چۆن بووە و ئەنجامی هەڵسەنگاندنی خۆی وەک بەڕێوەبەر لەلایەن سەرپەرشتیارەوە چۆن بووە ئەنجامی هەڵسەنگاندنی دەرەچەکە و باسم کە ئاسی چوارمان هێناوە لە ڕاستیدا بۆ ئاسی چواریش ئەم بەرنامەیە تازە جێبەجێ کراوە من ئەوەی کە کارم بۆ دانابوو بەرنامەم داناوە لە 2013 و 2013 و 14 من خەریکم لەگەڵ ئەمیشەیە و بەرنامەکانمان هەموو شاهیدی ئەوادن ئەم ساڵ کە لیژنەی دەرەچی هاتن بۆ لامان وتیان بابە تۆ سێری بەڵگەکانیان کرد سێ راپۆرتی تەلەڤیزیۆنیان کرد ئێستا بۆ نمونە قوتابخانەکەی ئێمە 2007 راپۆرتی تەلەڤیزیۆنی لەسەر کراوە زیاد لە 30 بەرنامەی تەلەڤیزیۆنی لەسەر کراوە کە لە 2007 و 8 ئەمانە لە 2019 بۆ 20 ئەم بەرنامەی هاتوتە لە لای ئێمە یعنی ئێمە پێشەوە کە ئەم بەرنامەی بریتیش کانسڵ و پرۆژەی توانەکان بێت ئێمە ئیشمان تیا کردو نەک لە ئێستاە قوتابخانەکە ئاستی چوارە و ئەوەی هەڵسەنگاندنی بەڕێوەبەرەکانیش لە ڕاستیە تازە کراوە ئێشتا ئەنجامەکەی بەدەست نەگەیشتوتەوە ئیتر نازانم ینی دەست خۆش زۆر حەز ناکەم شتەکە بە شخصی و ئەوانە دەست خۆش بێ وەکو خۆت گوتت تیمێکی باشت لەگەڵ هاوکارن هەمویان مامۆستا لەیلا بەرزنجی پرسیارێک دەکا وەکو خۆی دەیخوێنمەوە بەڵام مەبەستی خراپ نییە دەڵێ ئایا ئەم وێنانە بەس بۆ لیژنەی هەڵسەنگاندنە یاخود کار و بەرنامەی بەردەوامیانە کاک دکتۆر ئەگەر هەر کارێک بکەی ئەگەر ئەنجامێکی نەبێت ئینگلیس قسێکی زۆری جوانی هەیە ئەڵێ نەتیجە شەرتە ئەنجام شەرتە بەڕاستی من زۆر ئیش لەسەر ئەوە ئەەکەم هەر کارێک بکەین ئێستا ئەو وێنەی کە لەسەر شاشەکە پیشانە درێ ئەگەر ئێمە نەتوانین ئەم بەهایانە یان ئەم کارانە یان ئەم تەندروستیەکە لە قوتابیەکانە ڕنگ دانەوەی نەبێت هیچ قیمەتیشی نییە بەڕاستی و ئێمەش بۆ ناکەین وەکو باسم کرد پێشی لیژنەکان ئێمەم کارانەمان کردو ینی تقریبان بۆ قوتابخانەکەشمان ئاسی چواری هەیە و بۆیە لە سواس بۆخوا لە قیمەی بەرزایەتی ئێمە لێ بووینەتەوە لەوەی کە ئەوان تازە بێن ینی بەرنامەیەکیان شتێک بۆ دانن یان ڕەنگە خۆش نەبێ من وا بڵم زۆر جار هاوکاری قوتابخانەکان و ئەو کەسانی کە لەو بوارەشە ئیشەکەن گفتوگۆمان لەگەڵەکەن و ڕامان وەرەگرن چ جای ئەوەی کێمە ئیش بۆ لیژنێک بکەین و ئەوانە دەستەکانت خۆش بێ مامۆستا نەوزاد دەستی بەرز کردبەوە بەس دیار نەما لەلای من پێ ناچێ لەسەر لە خەتما بێ لەگەڵمان دەست خۆش بە مامۆستاکە بەڕاستی پرسیارەکان ینی بابەتەکان زۆر زۆرن هەندێکی پەیوەندی هەیە مامۆستا ئیدریس محەممەدی دەڵێ ئایا بیرۆکەکانیان هی خۆیانە یان لە شوێنی تر وەریان گرتووە هێناویانە جێبەجێیان کردووە کاک دکتۆر سەرەتا من باسم کرد وتمان هەم ئەزمموی خۆم کە لە ماوەی 20 ساڵ خزمەتم کارەکەم و هەم پیشمان بە توێژینەوە زانستی و لێکۆڵینەوەکان بەستووە بۆ کەسانی کە وەکو ئێوەمانان بەڕاستی کە لە بوارەکەدا کار دەکەن پارە و من بەڕێسانم بینی لاولێر یەکتریمان ناسی و ئەمانە سوودمان لەمانە وەرگتۆ دایمە خۆمان بە قوتابی ئەم کەسانە وەکو ئێوەمانان زانیوە پێشکەوت و سەرکەوتوو بین و لە ڕاستیشدا خۆشم نازانم ینی خی گەورە شتێکی بڵی تیاما هەیە نازانم من دێشت لێ دایمە هی ئەوە بێ ڕەنگە زۆر وردەبمەوە لە چارەسەرکردنی گرفتەکانە هەندێک بیرۆکە و فکرە و شتێ هی خۆمە هەندێکی شێ سوودی لێ وەرەگرم لەوانەی دەرەوە بێ ناوەوە بێت هەر شتێک بێت ینی سڵ ناکەمەوە لەسەر ئەوەی کە چی شتێک بۆ ئەم قوتابێ باشە سڵی لێ ناکەمەوە لە ڕاستیدا و چی کەسێکیش پێی خۆش بێ یەکسەر ئەی بەخشم ئەوەم نییە ینی بەڕاستی شتگل بە مۆلای خۆموانە هەموو بەرنامانەوە هەموو ڕسمانەوە هەموو ڤیددیۆیانە هەر هەمووی بڵاو و ئاشنایە لە لای خەڵکانی تری ئەگەر کەسێک بێ سەردانتان بکە پێویستە پێشتر ماوەی دابنێن یان چۆن ڕێگاکە وەڵا کاک دکتۆر بە خۆشحاڵیەوە تەبات ئەوە گەورەی ئەو کەسانە پیشان ئەدات لە ڕاستیدا لە کاتی دەوامە ئێمە میوانێکی زۆر خەڵکێکی زۆر یا سەردانمانەکەن ئەم پەروەردەی دەرەوەی پەروەردە بۆ قوتابخانەکان بۆ منە لە شارباژێر قەراق چەمچەماڵ کەرکوو بڵین دوکان
سەیسایەک هەموو ئەمانەیە سەردانەکەن سلێمانی پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە هەر کاتێکا بێن هەرەوەنە کاتەکەی بۆیکە ئێمە لە قوتابخانە ئامادە بینیان بۆ منە ڕۆژە من لە پەروەردە نەبم یان لە دەرەوەی پەروەردە لە شوێنێک نەبم بە خۆشحاڵیەوە لە خزمەتیانە ئەبینەوە ورد و دریشتیان تەنانەت ڕۆژ کاتی وا هەبووە ڕۆژانی جومعەشا دوو وەجبە میوانم بەڕێ کردووە هەر کاتێ بێ هەر کەسێک بیەوێ خۆشمی بوێت ئێستا من ئامادەم بۆ شاری هەولێر دوو بۆ لە هەر شارێک لە هەر شوێنێک هەر کەسێک بیەوێ من لە خزمەتیام ینی هیچ شتێک ئەمانە شەمووی خۆبەخشیوەکو باسم کرد ئاماژمان تەنیا پێشخستنی وڵاتەکەمانە و پێگەیاندنی نەوەکانمانە و هەمومان پێکەوە جوانین بەڕاستی من هەموو شتێک نازانم کاک دکتۆر تۆ شتێک ئەزانی من شتێک ئەزانم دواتر هەمووی کە کۆکین و شتێکی جوان دەرەچێت منیش لەسەر ئەمە ئەەکەم لە ڕاستیا و هەر کەسێک ویسی ئەو خاتە ڕقەمەکە ئەم بە بەڕێسان وە فەیسبوک و یان شتەکەی خۆمانی ویست لەلامان هەیە ئەگەر کەسێک ویستی تاوا ئینشاڵڵا لە خزمەتە قوتابخانەی یاڵان خۆزیش سەر بە بەڕێوەبەرەتی ناحی پیرەمەگرونە و قوتابخانەکەمان لە دامینی چیای پیرەمەگرونە خۆرهەڵاتی دامینی چیای پیرەمەگرون و سەر بە بەڕێوەبەرەتی پەروەردەی دوکانە ئەگەر کەسێکی ژویسی ناو تقریبا نیو ساعت لە شاری سلێمانی و دوورات کەسێکی ژویسی لە خزمەتیابی دەست و چاوت خۆش بێ مامۆستا بەنسبەت خوێندنی حکومی ئەوە زیاتر ئەوانە بوون کە ئیزافاتی خۆتانن زیادەی خۆتانن هەر هەمان منهەجی وەزارەتی پەروەردە پێڕادەگەن بەو هەموو چاڵاچیەوە گرنگی بە ناوەڕۆکی منهەجی پرۆگرامەکانی خوێندنی حکومیش بدەن بەڵێ وڵاهی لە ڕاستیدا ئەمە خاڵێکی زۆر جوانت باسی کاک دکتۆر لە پاڵ ئێمە تەبانوانەکانی خوێندن هەر وەکو قوتابخانەکانی ترە ئەوانانی کە ئەخوێنێت ئێمە شەرعی خوێنین بەس ئەم کارە ئێمە لەسەر خۆی هێواشین لەگەڵی وە بۆ ماوەی 6 ساڵ پەیڕەوی ئەکەین و هەندێک کاریشێ ئەوە نیە بڵی دەستمان بگرێت و هەندێک کاریشی ئەگەر بزانین دەستمانەگرێ بۆ نمونە لە هاوینانە خولیان بکەینەوە ئێستا لەم هاوینە ئێستاە ئێمە دەورێکمانەیە دەورەکە بێ بەرامبەرە و خۆشببختانە دوان لە قوتابیەکانی خۆمانن کە سەپەرشتیەکەن بۆ منە ئەو کارانی کە بزانین دەستمان ئەگرن یان لە دوای دەوامیان وانێکی ئیزافی وەرەگرین یان توێ خۆم لە دیکەیادا ئەنیشمەمێنیمەوە دواتر ئەیان هێنمەوە بەو شێوازە مامەڵیان لەگەڵاکەین ناکەین لەسەر خۆین بەس ئەمانەوێ وردە پەیامەکان بگات ینی ناچینە سەر شتێک تا شتێکی تر نەگات ئەو وردین و لەسەر خۆی نەگەڵیان دەستت خۆش بێ دەست خۆش مامۆستا نەوزاد فەیضی مامۆستا نەوزاد فەرموو بەڵێ دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم بەڕاستی بە پێز بوو هیواداری بەردەوام بن و سەبارەت بە مامۆستا دەستخۆشی لێ دەکەین توانیتی زۆر گۆڕانکاری بکە بەڵام دەتوانین یعنی گۆڕانکاری زیاتر بکرێ بۆ نمونە داهێنان قوتابی فێرکرێ بۆ نمونە تیارێک هەڵوەشێنێتەوە بە خۆشی دروستیکە ینی قوتابی فێری ئەوە بی بەس ئەوە نەکرێ یعنی فێربی قوتابی فێری ئەوە بکرێ زیاتر احتیمال لەسەر خۆی کە بە خۆی زانست بەرهەم بێنێ و دەتوانین لە ڕووی زانستیەوە مامۆستا باسی هیچی نەکرد یعنی دەتوانی لە ڕووی زانستیەوە زیاتر ڕێگاکانی وانە گوتنەوە هەیە کە ئێستا ڕاهێنەرەکان کە ئیش لەسەر دەکرێت لە مەکتەبەکان ئەوانش زیاتر بەرەو پێشەوە باو و هەروان هەندێک شتێک کە گۆڕانکاری و داهاتوو ئەوان یعنی لە بازنەکی کچکە نەبی لە بازنەکی گەورە لەگە دنیای عەولەمەدا ئەو قوتابیانە بتوانن یعنی ببەسترێتەوە نەک لە بازنەیەکی بچوو بۆ ئەوەی تەلەبەکان زیاتر بتوانن احتیمال لەسەر خۆیان کەن و لەگەر پێشبرچێ بکەن لەگەر ئاستی جیهان زۆر سوپاس خۆش مامۆستا نەوزاد زۆر سوپاس مامۆستا عەتا گەیشت پرسیارەکەی گیان پرسیارەکەی گەیشت وەڵاهی زۆر دقیق ساوتەکەی زۆری نەبوو لای من کاک نەوزاد لەسەر خەتمای کاک نەوزاد نازان باسی ڕاهێنەری کرد ڕاهێنانەکانی کرد ڕاهێنان لەسەر ڕێگاکانی وانوتنەوە شارەکە لەگا بە کورتی مامۆستا نەوزاد ئەوە بوو لەسەر یعنی لەوانەیە گۆڕانکاری کردی دەستخۆشی لێکەین بەڵام دەیتوانی گۆڕانکاریەکی گەورە بکە ئەو دنیای ئەو پێشکەوتووە دەتوانی لە بازنێکی گچکەترنا لەگەڵ دنیای گەورە عەولەمە پێشبرچێ دانستی نوێی هاتتە گۆڕێ زۆر بەس مامۆستا جەختی لەسەر لایەنی پەروەردەی کردەوە لایەن تعلیمی و تەلەبە بەخۆی دەبی زانست بەخۆی بەرهەم بێنی یعنی بۆ هەڵوەشێنتەوە و بەخۆی بتوانیت
بڕوا نەک بەس ئاراستەکە بەڕوو فێرکردن بی یعنی ئاراست دەست خۆش گەیشت مامۆستا نەوزاد سپاس بەڵێ مامۆستا چاوی مامۆستا نەوزاد ماچەکەم لە ڕاستیە نازانم سەرەتا ئامادە بوو یان نەسەرەتاکە لەسەر پۆلەکانی خوێندنەوە باسم کرد و کاری وردمان باسم کردووە کە دوو لەو حەمانە واسیوە لەو حەیکیان لەسەر وانەوتنەوەیە و کە چۆن قوتابیەکان مامۆستاکان چۆن وانەکە ئەوترێتەوە قوتابیەکان چۆن فێری فێربوون ببن لەوێ باسم کردووە قوتابیەکان چۆن چی جۆرە مامۆستا لە قوتابیەکە کە مێشکیان بجوڵێت وە چۆن مامەڵیان لەگەڵا بکەوە ئەگەر هەڵیان کە چۆن بۆیان ڕاستکاتەوە لەگەڵ دنیای دەرەوەشان لە ڕاستیدا خۆشبەختانە قوتابیەکان ئێمە بەردەوام کارەکەین لەگەڵیانە لە ڕێگای کاکجیاد محەممەدەوە کە نووسەر و کەسێکی بەناوبانگە لە شاری سلێمانی کوردستانە کەسێکی پێ ناساندم مامۆستا میقداد کە لە وڵاتی نەرویج ئەژی ئەو دەستە خوشکی بۆ دروستکردین لەگەڵ قوتابخانەکەمان ئێرە لەگەڵ وڵاتی نەرویجە یا قوتابخانەی یاڵان خۆز لەگەڵ ئەوێ لەوێ چەند لاپتۆپێکیان بۆ ناردینەوە وە کۆنتاژیان بۆ دروست کردوین بەردەوام لە ئاڵوگۆڕی بیر و ڕاو زانیاریان لە دەرەوە لە سوید لە نەرویج لە بەریتانیا لە سویسرا هەر بۆ نمونە سپێنێ لە سویسرا و میوانێکمانیت ئەم هاوینە دووسێ وەجبە بڵین ئەوە هاتوون کە بەردەوام ئەوانەمان وەرگتووە کە بۆ قوتابیەکان سوودمەند بین و بەردەوامیش لە کارین دەستی ئێویش خۆش بێ چاوی ماچەکەین سەکانی زیاتر بە هەندی ژوەرەگرین دەست خۆش مامۆستا مامۆستا عەبدوڕەحمان دەڵێ دەربارەی ئاین چه چاڵەکێکی ئاینی ئەنجام دراوەیان دیدگای مامۆستا سەبارەت بە پەروەردەی ئاینی چیە لە خوێندنگاکەیان وەڵا بخۆم تاشیشی دیندارم ینی بخۆم مسلمان و سوپاس بۆ خوای گەورە ئیلتیزاماتی دینیم هەیە و پێم وایە بەڕاستی هەموو شتێکی جوان لە دینە هەیە بەڕاستی ناکاتە ئەوەی کە ئێمە ئەبێ ئاگامان لە یاسای پێکەوە ژیانیش بێمە قوتابیمان هەبوو یەزیدی بووە ئەی چۆن لەگەڵ قوتابی موسڵمانەکەیە هەڵ بکات ئێمە بۆنە ئاینەکانیش بە هەماشەوە کارمان کردووە مامۆسام ڕاستپاردووە بە تایبەت قوتابیەکانی بردوتە ئەو شوێنانە و کاری لەگەڵا کردوونەوە پەیامە ئاینیانی تێگەیاندون بۆ خۆی وانەی ئاین پەروەردەی ئاین وانەیەکی جوان و زیندووە و دەتوانین سوودی لێ وەرگرین بۆ ئاڕاستەکردنی قوتابیەکان و بە شانازیەوە کاری وردی لەسەرەکەین کاری جدیمان لەسەر کردووە ئەوە خاڵی جوان و ئیجابی تیا هەیە کە بەداخەوە ئێستا لە دەرەوە کە دایمە پەنا ئەبرێتە بەر خاڵەکانی تر ئەو خاڵی باشی تیا هەیە بتوانین پێکەوە بکەین و کاری لەسەر بکەین زۆر ڕاستە ئەقبال عەبدوڵڵا ئەویش پرسیارێکی هەیە دەڵێ لە هەموو قوتابخانەیەک هەندێک قوتابی بەهرەمەند هەیە تایبەت ئایا تا چ ڕادێ گرنگی بەو قوتابی و بەهرانە دەدەن کە لە لای قوتابی هەیە جگە لەو شتە گشتیانە بۆ قوتابی بەهرەمەند چی تایبەتتان هەیە کاک دکتۆر سڵاو ڕێزم هەیە بۆی بەڕاستی کارێکی وردمان کردو لەسەر ئەو قوتابیانە کە خاوەن بەهرەن جا هەر بەهرەکە کە چەند جۆر هەندێک پۆلێنێکن بە حەوت هەندێک پۆلێنێکن بە نۆ کاری وردمان کردووە هەر کەسێک کە ئاسی جیاوازە هەر کەسێک بەهرەیشی تیا لە بواری هونەرا بێ وەرزشا بێت دەربڕی نابێت ئەمانە ئەو کەسە ئەو قوتابیانەمان جیا کردوتەوە و پاداشمان کردوون و خێزانەکانمان ئاگادار کردوەوە کە قوتابیەک توانای دەربڕینی باشە قوتابیەک توان لە وەرزشکردن ناتوانایەکی جوانی هەیە دانیشی تر ئاسی زانستی باشە هەموو ئەمانە بەردەوامین لەگەڵ یا کاری وردی لەگەڵەکەین و هەروە ئێستاش لەگەڵ مامۆسایکی بەڕێزە لە دەربەنی خانان کە خەریکی تۆمارێکین ڕێکی ئەخەین کە بۆ ساڵی ئایندە ئیشی ورتر و جددیتریان لەسەر بکەین ئەوە زۆر زۆر گرنگە بەڕاستی ئێمە هەمومان بیرەکەین و هەمومان ببین بە پزیشک هەمومان ببین بە محامی و بە مهندیس لەبەر چی لە کاتێکا بەهرەکانی کە هیچیان لەو بەهرانە کەمتر نییە بەڕاستی هەموو بێکەوە جوانن لەبەرەوە جیاوازیە دروست ناکەین و گرنگیکی زۆر وردەین بەو بەهرانە ئەوە خاڵێکی زۆر گرنگە لە لای ئێمە ئەوێنەی لەسەر شاشەیە ئێستا ئەو بەڕێزە نازانم ئەوەی بەمین بەشێک لە جستەی لە دەستدا بوو ئەوەی مین هەڵگرەوەکە ئەم وێنانە کە دکتۆر مەبەستم بوو ئەو وێنانە کە پیشان بەم چکە قوتابخانەکەی ئێمە لە گوندایە و ئەو شوێنانە ئەلغامی لێ بۆی مەبەستمەوە بوو ئەوە زیرەکی ئێوە پیشان دەدا کە ڕەبتان کردووە لەگەڵ ژینگەی قوتابخانەکە ڕەنگە بۆ کەسێکی کە لە شار بێ ئەو مەوزوعە هەندە گرنگ نەبێ بەڵام کەسێک کە لە گوندا دەنیشێ و ناوچەکەی ڕەنگە لە کاتی جەنگەکاندا باڵغام داپۆشراوە زۆر زۆر گرنگە چاوکراوە بن دەستان خۆش بێ بەڵێ فەرمووە
دەست خۆشکار دوکە بێت فعل وایە ئێستا ئەوەش و بۆ نمونە نەخۆشیە گواستراوەکانیش لەبینی ئاژەڵ و مرۆڤ بیرمانەوە کردوتەوە قوتابیانی کە لە گوندەکانان بەڕاستی کاک دکتۆر نابێ ئێمە تەرکیزمان لەسەر ژمارەی کەمی قوتابیەکان بێ لە گوندەکاندا کوێسا قوتابخانەکەی من 24 قوتابی هەیە بەڵام تۆ بیرکەرەوە ئاسایشی خۆراک بەدەست ئەو خێزانانەوەیە کە لە گوندەکەی منان ینی بەروبوومی ئاژەڵ بەدەست ئەو خێزانانەوەن کە لە گوندەکەی منان کاتێک کە تۆ بیر لەوە بکەیتەوە قوتابخانەی گوندەکان بەرەو چۆڵبوون یان دەمشکردن یان وێرانکردن بەری ئەم خێزانانە چۆڵیەکەن لە گوندەکانە نامێننەوە وە کەرتی گەشت و گوزار زۆربەی ئەو سەیرانگەیانە بۆ سەیرانگای زێوێ نازانم کوێ ئەوانە زۆربەی بەدەستی دانیشتوانی گوندەکانەوە کاتێک کە تۆ بیلەوە بکەیتەوە بەم ئاراسیا بڕوە ئەو شوێنانە وێرانە بێ و ئاسایشی خۆراکیشمان ئەچێتە ژێر پرسیارەوە بۆ ئەمەش ئێمە بۆی قوتابیەکان هۆشیار ببن ئەو کەسەمان داوت کردووە کاگوشار بە خۆشحاڵیەوە هاتووە ڕێنمایی کردوین کە دەستکاری ئەو شتانە نەکەین هەم قوتابیەکان و هەم ئێمە ئەو ئەگەر دەستکاری کەین ئەو خۆی قاچوشتی وێرانە و هەمووی ئیبادە بووە بەداخەوە و شیدێکی زیندووە بەڕاستی پیاوێکی جوانە هەر کەسێ بیەوێ سەردانیە کات هەر کەسێ بیەوێت خۆبەخشانە ئەچێ بۆ لای ئێمەش ڕاستەوخۆ داوەتمان کردو لە قوتابخانەکە ڕێنمایی ئێمەی کردووە دەستەکان خۆشکارێکی جوان بوو مامۆستا کامران محەممەد دەستخۆشی هەیە دەڵێ پێشتر لە قوتابخانەی فام سوودمان لە جەنابەت بینیوە نازانم مەبەستی منیان تۆیە کێشە نییە قسەکانی مامۆستا زۆر جوان ڕێکخراوە تەریبی زانستی سەردەم دەست خۆش مامۆستا کامران زۆر سوپاس چاوی ماچەکەین هەر کامێکمان بێمە لە خزمەتیانەی دەستان خۆش بێ هەموومان بێ خۆشوانی بەڕاستی کەسێکەوەی گلەیەوە کرد لایەنە ئالنگاریەکان و خراپەکان باز نەکرا بەڵام وەکو مامۆستا گوتی دەیەوێت تەرکیز لەسەر لایەنە گەشت و ڕوونەکەی ئەو پرۆسەیە بکانەک ئەو کێشانەی هاتتە کاک دکتۆر بەڕاستی حەزم نەکردووە هەمومان ئاشناین بە چیرۆشێک هەیە لە قورئانی پیرۆزە کە ڕەنگە کەمتر مامۆسایانی ئاینی باسی بکەن کاتی حەزرەتی یوسف ئەچێتە چاڵەکە و ئەژیرێ و کاتێک لە ناو کۆشکە ئەبێ باسی ئەوە ناکا بڵێ باوکو دایکم لەوێ نانیە بیخۆن و وەسییان خراپە و باسی ناخۆشیەکان ناکا بەڕاستی منیش بەڕاستی دایمە هەوڵ ما و باسی ناخۆشی گرفتەکان نەکەم ئەژینە لە ڕاستیدا زۆر ڕێگریمان بۆ دروست بۆ کە کەمەرشکێنن بۆ نمونە من باسی خاڵێکت بۆ کەم 2013 بۆ شواردەکە خەوڵمانە قوتابخانەکەمان بۆ دروستکرا یەکێ لەو شانازیانەی کە بە قوتابخانەکەەوە یەکەم بەڕاستی لە ئێستا و لە داهاتووشە کە نەمێشتوە قوتابخانەی گوندەکەمان دابخرێت کە بە بڕیارێکی بەداخەوە زۆر بەداخەوە بە بڕیارێک لە وەزارەتەوە هاتبووە و قوتابیانی کە ڕێژی قوتابیەکانیان لە 15 کەمترە دەبێت دابخرێت من هەوڵێکی زۆر جدیمە کە نەمێشت قوتابخانەکە دابخرێەوە تەنانەت ئێستاش ئەو لیژنەی کە لەسەر پەرشتیاری پەروەردی دوکان و هاتبوو قوتابخانەکان داخستین وێنەی بە لەناو قوتابخانەکە هەڵمواسی و هەموو جارێکیش کە یەن سەردانیانەکەم پیان ئەڵم ناکرێ ئێوە قوتابخانەی گوندەکان دابخن چونکە بەڕاستی شۆڕشی کورد پشتی بەست بوو بە خەڵکی گوندەکان و خەڵکی گوندەکان وەکو باسم کرد ئاسایشی خۆراکمان ئەپارێزن و خواردنی تەندروست بۆ شارەکان ئامادە دەکەن و کەرتی گەشت و گوزار بەدەست ئەوانەوەیە ناکرێ تۆ بە هەندی وەرنەگری کاتێکە کەسێک قوتابیشی بەلاوە کەم بێت خۆ هیتلەر یەک کەس بوو سەدام یەک کەس بوو کاتێکە تۆ کەسێکت بەلاوە کەم بێت و بیلەوەکەی تۆ قوتابخانەکەی دابخەی وەکو وایە چەند مرۆڤایەتیت بەلاوە هیچ نەبێ و کەم بێت بەڕاستی لەبەر ئەوە هەروەکو باسم کرد جارێک هەوڵیاندا قوتابخانەکەمان دابخرێەوە ئەم ساڵیش و خۆ بینی کە گرفتی چۆنمان بۆ دروست بوو بەداخەوە ینی ئەمە هەر دایمە هەیە بە سوپاس بۆ خوا من چاوەڕێی زۆر ئەو شتانە ناکەم کەسانی دڵسۆز وەکو ئێوەمانان و چەنەها کەسی تری وەکو بەڕێز مامۆستا مەهاباد بەڕێوەبەری پەروەردی دوکان مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی و جەنابی وەزیر و ڕاوێژکارەکان و چەنا کەسی جوانمان هەیە تیمێکی پەروەردەی لە ڕێکخراوی ئازاد بوون و کەسانی زۆر یعنی بەڕاستی ئەمەنە کەسی زۆر باشن ئەمەنە وسەت پێ ئەبەخشن تۆ حەزەکەی زیاتر ئیش بکەی زیاتر کار بکەی زیاتر هەوڵ بدەی ئەمانە زۆر گرنگن بەڕاستی شتەکەش ڕوون بۆ تۆ لە ڕاستیە ڕەنگە زۆر جار لە سەرەتای کارکردنمانە زۆر شتیان بۆ دروستکرد بێتینیان سوێتیان ئێمە نیەتێکمان لە پشتە خۆشبەختانە لە هەمووەمانە بووینەتەوە نەبوو هیچ ئامانجەکەتەنیا ئامانجەکەمان ئەوە پەروەردە و فێرکردنی وڵاتەکەمانە و خۆبەخشانەیە و هەر بۆ بورجێش کە پەروەردە دیاری کردو ئێمە شەر و قوتابخانەکانی کە کارەکەین و تەنیا هەر دەستەکانت خۆش مامۆستا تا بەڕاستی قسەکانت هەم گەشتبینانن هەمیش وزە دەدەن بە بەرامبەر مامۆستا ئاسۆ نووسیتی مامۆستا ئاسۆ اختصاصی ئایتی ئەو بزانم غەڵەت نەبم دەڵێ وزەی زۆرم لێوەرگرت و زۆر جدی دیارە لە کارکردن من بۆ خۆم شایەدی دەدەم
وەکو گوتم لە نزیکەوە ئاگادارین بە تەلەفۆن و بە ڤیدیۆیەکانیش ئاگادارین لە شوێنێکیش بووم و بە تەلەفۆنیش قسەمان کرد کە زۆر بە شوێنێکی باڵاش بوو زۆر بە با بڵێن گەشتبینانە و بە شتێکی زۆر سەرکەوتو و باسی ئەزمموی قوتابخانەکە کرا کە سەردانیان کردبوون بۆ کێشەیەک لە کێشەکان کە دروست کرابوو بە مانای کەلیمە بەڵام خۆشبەختانە ئەو کەسە باشانە هەن کە ڕاستیەکان بگوازنەوە کە دەبینن بۆ خۆیاندان بۆ دادنێن کە مامۆستاعەتا و تیمەکەی چیان کردووە لەو شوێنە بەو ئیمکاناتە کەمەی کە لەبەردەستە مامۆستاعەتا نمونەیەکە لەوەی کە ناکرێت چاوەڕێ بکەین هەموو شتێک فراهم بێ اینجا دەست پێ بکەین دەبێت دەست پێ بکەین بەوەی لەبەردەستمانە بەوەی پێمان دەکرێت اینجا کار بۆ ئەوش بکەین کەشتی زیاتر بەدەست بێن ئەوە نمونەیەکی زیندووە لەسەر ئەو ئەرکە کە دەکرێت کەسێکیش ببێتە هەڵگری مەشخەڵی گۆڕانکاری لە شوێنێکی دیاریکراو ببێتە وزە و ورە بۆ تیم و هاوپیشەکانی خۆی بۆی ئەوانیش یەکدەست لەگەڵی وەکو تیمێک بن من دڵنیام ئەو قوتابیانەی لەو قوتابخانەیە دەردەچن نەک هەر قوتابی سەرکەوتون بەڵکو مرۆڤی سەرکەوتون چکە ئەوانە هەموو پیشەی دروستکردنی مرۆڤەکانە بنیادنانی تاکەکانە کە مەفروض وایە لە هەموو قوتابخانەکان ئەو هەڵمەتە دەست پێ بکرێ زۆریان کەم کێشە نیە بەڵام بەوەی کە لەبەردەستە کێشە زۆرەکە مامۆستا لە قوتابخانە گەورەکان و شارەکان ئەوەیە هەمووی هەر دەڵێ قوتابیمان زۆرە شوێنمان کەمە دەرسمان زۆرە ینی هەمووی ئەو ڕوو و گلەی و با بڵێن حەقیانە لە شتەکە بەڵام دەکرێت لە شوێن لە شتێک دەست پێ کاک دکتۆر من کاک دکتۆر هەواڵە بوو بەکر سەردانی قوتابخانەکەی کردین کە کارەکانی بینی بەڕاستی ڕووی دەمی کردە مامۆستا ماباتوان وتی بەڕاستی ئەمە لە قوتابخانەیەکە باشتر ئەکرێکە کە قوتابی زۆر بێ بالفعل ڕاستەکە ئێستا بۆ نمونە ئەو بەڕێزەی کە پرسیاری کە بۆ قوتابیانی کە خاوەن بەهرەن کاتێککە تو 500 قوتابی هەبێ بەهرەکان باشتر دەرەکەوێن دەیان وەرزشین دەیان هوەرین دەیان نازانم چییە یەکسەر کارەکان زۆر بە باشی و بە ئاسانیەتە دەرەوە تۆ توانی بە بەرنامەیەک ڕێخی خەی ئیشەکان ڕێخەی ئەمە بۆ پۆلی یەک و پۆلی دووە و پۆلی سێ ئەمە بۆ ئەلف ئەوە بۆ بەرجا بۆ جیم ینی بە شێوازێک ڕێکی بخەی کارەکان زۆر بە باشی بەڕێوە بچێت بەڕاستی ئەمە بەداخەوە زۆر جار بیلەوە ئەکەینەوە شتێک خەینە ڕێگرێک بۆ خۆمان دروستەکەین بۆ هیچ کارەکە نەکەین ئەژینەوە نییە نیەت هەبێ لە کارکردنە ئەمی منیش بە شەو ڕۆژێ نەکراوە لە ڕاستیە بۆ ماوەیەکی زۆر ئێمە خەریکین وە ستافێکی زۆر بە کارگوزار و بە مامۆستا کە من چاوێت ماچەکەم لێرەوە ئەوانە پاڵپشت و پشتیوانی منن یانی ئەمە کارێکی دەستە جەمعیە و ئەم بەرنامەی بەڕێزیشت هەرچێتە ئەو چوارچی و کە پاڵپشتی و پشتیوانی ئەماکەێت کەواتە من بۆیە دائما هەرچمە سەر و خاڵە ئەڵم هەمومان بێکەوە جوانین هەمومان بێکەوە دەتوانین کاریگەریمان زیاتر بێت ینی ئەتوانین ئەم کارانە بگوازینەوە لێرە بۆ ئەوێ ئەم ساڵ بەڕێزت ئاگاداری بورهان ئەرگوشی کە سەردانی کردم وتی پێم خۆشە سەردانی دووەک بکەی ینی ئەم ئەزمونە بگوازێتەوە بۆ دووەک و ئەوانەی دووەک بێن بۆ ئێرە ینی بەڕاستی ئێمە هەمومان بێکەوە جوانین بێکەوە توانی کارێک بکەین لە هەموو شار و شارۆچەکانە ئێمە من بەڕاستی کەسن نەبێ بەقەدر من ڕەخنە بگرێ و تێبین و سەرنج و پێشنیاریە بێ بەڵام ناژوەستم ینی کارەکانیش ئەکەم ینی ئەوە نیە چاوەڕێی سەر و خۆم و خوار و خۆمەوانە بکەم هەر کاری پێم بکرێ بێ یەک و دوو ئەیکەم ینی من بەرپرسیارم بەڕاستی لەوە وەڵامیشی کەش باش و بیرم کەوتەوە هەر ئەوەی کە بڵین بۆ لیژنەی دەرەکیە ئەم وێنان وەم کارانە کاک دکتۆر خۆشبەختانە ئەم ساڵ وەکو لە ئاماژەیەکی کورتم باس کرد ئێستا لە دەورەیەکی هاوینی هەین بۆ ماوەی 2 مانگە بەس دەورەکەمان بێ بەرامبەر ئەم دەورەیە یعنی بێت بەرامبەر دوو ئەو دەورەیەکی ئەی بابڕێەوە دوان لە قوتابیەکانمان کاک محەممەد ئەحمەد و چاوان عەبدوڵڵا ئەم دوانە قوتابی خۆمان بوون ئێستا یەکی چار دووشان لە زانکۆن یەکێکیان لە بەشی تەندروستی فریاگوزاری سەرەتایی بە قوتابیەکانەکە ئەوی شەشان لە زانکۆی هەڵەبجێ و لە بەشی ئینگلیزیە فێری قوتابیەکان فێری زمانی ئینگلیزیەکە بە هاوکاریشمانە بۆ کۆمپیوتەر و ئەوانە یەشێکی کە لەوە داچی قوتابیەکانە هاتوو بوو بە مامۆستا قوتابیەکان فێری درومان ئەکات و فێری خەیاتیان ئەکا تەنانەت ئەو قوتابیانی کە لە لای خۆشمان ڕۆشتون ئەوانیشی دەهێناوەتۆ ناو قوتابخانە کە فێری خەیاتیانەکەن بیرۆکەی ئەومان هەیە کە بۆ ساڵی ئاینده بتوانین ئەو
ئەو پۆشاکانی کە قوتابیەکان لە بەریەکان ئەوانەی کە وەزارەت بۆی دیاری کردوین لە قوتابخانەکەی خۆمان نابیدورین بە پارێکی بەڕاستی بە شتێکی کەمتر و ئەگە دواتر پشتوانین بۆ قوتابخانەکانی کەش بیکەین لە ساڵی ئایندەیە و ببێتە هەلێکی کاریش بۆ ئەم خێزانانە بەڕاستی ئێستا بەم هاوینە گەرما یعنی هیچ پەیوەندی بە لیژنەی دەرەکی و هیچ پەیوەندی بە دەستخۆشی و هیچ شتێکی شەوە نییە یعنی ئەگوگو سەربازێکی ون کارەکەین و ئیشەکەین کارەکانیشمان گەشتوتە ئێوە نە قسەکانمان بەڕاستی بۆ هەموو شوێنانەی کە شەروا بووە خۆمان دەست پێشەر نەبووین لە ڕاستیە دایما کارەکان ڕۆشتووە دەستت خۆش بێ دەستت خۆش مامۆستا ئەو قسەی مامۆستا بورهان زۆر باشە کە گوتی حەز دەکەم سەردانی دهۆک بکەیت من پێم وایە نەک هەر بۆ خۆت مامۆستا پێویستە قوتابیەکانیشت بێنن سەردان بکەن چۆن ئێستا تۆ میوانداری قوتابخانەکانی تر دەکەی بۆ ئەوی بێن قوتابخانەکەی تۆ ببینن بەڕای من پێویستە قوتابیەکانیشت مەکتەبەکانی تر ببینن تا هەم قیمەتی ئەوە بزانن کە تۆ بۆیان دەکەی هەمیش ئەوانی تریش ئەو قوتابیانە ببینن کە چۆن کاریان لەسەر کراوە بەڵکو چۆنیش ینی دروست بوون بە چ شێوازێک دروست بوون وەکو دەڵێ بەغیلیان پێ ببەن تاوانیش هەوڵ بدەن وەکو هاان بدرێن بۆ ئەوی کارێک بکەن من پێم خۆشە نەکرد تەنها خۆت بەڵکو بەڕاستی قوتابیەکانیشت سەردانی هەندێک قوتابخانەی تر بکەن لە دەبەرە جیاجیەکان لە هەولێرە دهۆکە سلێمانیە بەپێی ئەو بەرنامەیە کە هەتانن دەستان خۆش بێ زۆر زۆر سوپاس مامۆستا ئەگەر بە چاوان دەستت خۆش مامۆستا بە چاوان وتم بڵم بە چاوانەوەی کە فەرموود جێبەجێیەکەین بە چاوان دەست خۆش بێ دەست چاوت خۆش بێ ئێمە بەناوی ئەکادیمیای مێگا مایند پلاس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری زۆر زۆر سوپاسی برای بەڕێزمان مامۆستا حتا حکمت دەکەین کە بەڕێوەبەری قوتابخانەی بنەڕەتی یالانقۆزە لە پەروەردەی دوکان سەر بە پەروەردەی دوکانە بۆ باشکردنی ئەو ئەزمونە سەرکەوت و جوانەی خۆیان کە دوای ماندبوونێکی زۆر ماندنە ناسانە لە خۆبردووانە لەگەڵ ئەو تیمە هاوپیشەکەی کە بە هەموو توێژەکانی تەنانەت بە دایک و باوکانیشەوە هاوکاری ئەسەرخستنی ئەو پرۆژێن زۆر سوپاس دەکەین هیوادارین تەندروست و تەمەندرێژ بێ هیوادارین وەزارەتی پەروەردە و لایەنی پەیوەنددار سوود لەو ئەزمونە وەربگرێ گەشتی زانستیتان بۆ ڕێک بخان نەک خەڵکەکان بێنە لای ئێوە بەڵکو ئێوەش بچنە لای خەڵکانی تر وەکو ستاف و وەکو قوتابیەکانیشت بۆی ئەوانش چاویان ئەو دنیای تر ببینێ نەک هەر مامۆستا باشەکان ببینن مامۆستا باشەکانی وەکو ئێوە ببینن بە وەزعی قوتابخانەکانی تریش ببینن بزانن قوتابخانەیەک لە پۆلێکدا ڕەنگە 50 کەسی تێدایە لە مەکتەبێک لەوانەیە 1200 تەڵەبەی هەیە بزانن لەوێن دەرێ ژیانش چۆن دەگوزەرێ بە ئەو دنیاش ببینن تاکو ئامادە بن بۆ ئەو کاتە هەروە ئەوانش سوودیان لێوەربگرن بە ناوی ستافی ئەکادیمیا ستافی خۆبەخش زۆر سپاس بۆ بەشداربوانی بەڕێز کە لەگەڵمان بوون بۆ ماوەی سعاتێک و 36 دقەیە دوای ئەوە تۆمار کراوە هەم لە فەیسبوک هەمیش لە یوتیوب بڵاوی دەکەینەوە لینکەکە بۆ بەڕێستان بنێرین بۆی هەر کەسێک ویستی زانیاری زیاتر دەربارەی قوتابخانەکەی مامۆستا و دەربارەی ئەو ئەزمونە سەرکەوتوانە بینێ بەس لینکەکەی بۆ بنێرن ئەوە هەمووی تۆمار کراوە هەم قسەکانی مامۆستا هەم وێنەکان هەمیش پرسیار و سەرنجەکانی ئێوەی بەڕێز ئێمە دووبارە زۆر سوپاستان دەکەین کاتێکی خۆش بۆ هەموو لایەک مامۆستا ئەگەر قسەی کۆتاییت هەبوو فەر کاک دکتۆرجان من چاوی تۆ ماچەکەم زۆر زۆر سوپاس ئەمەی تۆش ئەچێتە ئەو چوارچێوەی کە باسم کرد بۆ پشتیوانی و پاڵپشتی ئێمە و کەسانی تریش ئەەکەی ئێوەمانان بەڕاستی کە ئەبینم هەردێکم دیدارت کە پێت ئاشنا بووم هێز و زەمان پێبەخشێ من چاوی تۆ ماچەکەم سوپاس بۆ هەموو شتێک هەر شتێکیش بێمە بکرێت دەستخۆشی لە ستافەکەش دەکەم و چاویان ماچەکەم و هەر شتێکیش بێمە بکرێ قوتابخانەی یاڵانخۆسی هی من نییە هی ئێوە هەموو ئەو بەڕێزانەیە کە لە ئێستا و لە داهاتوو شایکویان لەم بەرنامەیە ئەکرێ ئەبێت هەمومان بێکۆ جوانین هەمومان پێکەوە بێ بەردێ بخینە سەر بەردێک و ناکرێت چاوەڕی کەسانی تر بکەین من بۆ خۆم دەستم پێ کردووە و کێش هاوکار بێت هەر شتێک بە بیرۆکە بە فکرێمە بە خۆشحاڵی وەرێگرین کێش پێی خۆش بێ ئەمە لە خزمەت یاین ناونیش چێویستی ئێمە پاڵپشتی پشتیوانیەکەین هەمووی بە خۆبەخشی هیچی نییە لە ڕاستیە من چاوی تۆ ماچەکەم دووبارە زۆر سپاس بۆ بەڕێست و سپاس بۆ ئەو کەسانی کە پێمانەوە ماندوو بوون و کە تێبین و سرنجیان هەبوو چاوی یەک بێکیان ماچەکەم دەستەکان خۆش مامۆستا زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک و شەوێکی شاد لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو
لە مانجی هەشت دوو وێبیناری زۆر باشمان ماوە. یەکیان هەفتەی داهاتوو بەڕێز مامۆستا فایق سەعیدە کە زیاتر باسی وەرزی مامۆستای ڕاهێنەر دەکات کە پێویستە چی بکا و چی نەکا. وێبینارێکی زۆر باش دەبێ. ئەوی تریش دکتۆر عیزەدینە کە باسی خوێندن و هاندانی خوێندن و کاریگەریەکانی کەسێکی پسپۆرە لە بواری دەرنجانی دکتۆر عیزەدین. ئینشاءالله لە هەفتەکانی داهاتوو لە خزمەتتان دەبین. دووبارە زۆر سپاس و شەوێکی شاد ئاگاداری خۆتان بن.